بینەرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵایەمەتان لێبێت ئەم کاتە هەموو کاتێکتان باش بێت ئومێ دەکەم گشتلایەکتان لە ساغ من تەندروستێکی باشتان هەبێ و دەستپێکی ڕۆژێکی خۆش بێ بۆ گشتلایەکتان بە یارمەتی هاوکارم هەوار و تەواوی هاوکارانمان لە ئەستۆدیۆ لە کۆنتڕۆڵ تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین هەروەک هەمیشە بۆ ئەمڕۆژ دوو تەوەری سەرەکیمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین. بەڵێ بانت باشنۆ سڵاو و ڕێز بینەری گەلی کوردستان خۆشحاڵین بۆ ئەمڕۆژ لەگەڵتانە بین بە چەند بڕگە و بابەتێکی جیاواز و دوو تەوەری گرنگ لا تەوەری یەکەمدا باز لە بەهای دۆلاری ئەمریکی ئەکەین بەرامبەر دیناری عێراقی یاخود پێچەوانەکەی بەهای دیناری عێراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی وەکو زانین دەنگۆی ئەوە بڵاوە بێتوانێ با بڵێن ماوە دوای ماوە کە بەهای دۆلار جێگیری خۆی لە دەست دەدات بۆی کە نزمە بێتەوە بەرزە بێتەوە ئەمەش کاریگەری هەیە لەسەر نرخی شمەک و کاڵاکان بە دیناری عێراقی کاتێک کە ئێمە ئەیکڕین لەبەرەوەی دراو لەم وڵاتەیە بێگومان دیناری عێراقیە ئێمە مامەڵی پێوە ئەکەین ڕۆژانە بۆیە کاتێک دەنگۆیەوە بڵاو دەبێتەوە کە دۆلاری ئەمریکی نرخەکەی لە جێگیربوونەوە دەگۆڕێ بۆی کە نزمە بێتەوە یاخود بەرزە بێتەوە باز لەوە دەکرێت کە نرخی شمەک و کاڵەکانیش بەرز دەبنەوە اینجا لەگەڵ هەر بۆنەیەکیشدا بە تایبەت بۆنەکانی ئەم وڵاتەی ئێمە کە جەژنی نەورۆزە مانگی پیرۆزی ڕەمەزانە جەژنەکانی بۆ جەژنە ئاینیەکانە بە شێوەیەکی گشتی نرخی شمەک و کاڵەکانیش بێگومان بەرز دەبنەوە ئەمەش بۆ ئەوە دەگەڕێنرێتەوە کە بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر دیناری عێراقی یاخود دینار بەرامبەر دۆلار بۆی بپرسین ئایا نرخی شمەک و کاڵەکان لەم بەرە جەژنانەدا چۆن دەبن و چی بەسەر دۆخی بازاردا دێت بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان بەتایبەت لە شاری سلێمانی هاوڵاتیان چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیە بکەن ئایا نرخی شمەک و کاڵەکان گۆ هیچ گۆڕانکاریەکان بەسەردا دێت بەراورد بە پێش مانگی پیرۆزی ڕەمەزان و هەروەها مانگی ڕەمەزان و هەروەها بەرەجەژن بۆ مەبەستا بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی وەڵامی ئەم پرسیارانەمان دەداتەوە. بەڵێ تەوەری دووەمیشمانە بێت دوابەجێ ئەوە تەوەریکی ترمان دەبێت کە گفتوگۆی لەسەر دەکەین ئەوش باز لە چاویلکە و بەکارهێنانی چاویلکە دەکەین بۆ هەریەک لە ئێمە هەڵبەت بەکارهێنانی چاویلکە چ لە ڕووی شێوازەکەی و لە ڕووی کوالیتیەکەیوانێ بە تایبەت لە ڕووی شێوازەکەیوانێ هەڵبەتە هەریەک لە ئێمە ڕوخساری فۆرمێکی تایبەتی خۆی هەیە چۆن بتوانی شێوازێکی گونجاو و دروست هەڵبژێرین بۆی کە لەگەڵ ڕوخساری هەریەک لە ئێمەدا بگونجێ و لە ڕووی کوالیتیەکەشەوە چۆن بتوانی کوالیتیکی باش یان بڵین ئۆرجینال جیا بکرێتەوە لەوەی کە عادیەک بێ یاخود تا ساختەیەک بێ ئایا تەنها نرخەکەی دەستنیشانی ئەوە دەکات کە ئەم چاویلکەیەکی کوالیتیە یاخود ئەوە تا چەند پێوەرێکی تر چەند تایبەتمەندێکی تر هەیە کە چاویلکەیەکی ئۆرجینال جیا دەکاتەوە لە چاویلکەیەکی فیک. ئەمە تۆری یەکێک لە تەورە سەرەکیەکانی ئەمڕۆمان دەبێت کە دواتر بە وردی لەسەری گفتوگۆ دەکەین و بەکارهێنانی چاویلکە بە پێی وەرزەکان ڕەنگە هەوار زۆر جار لای ئێمە لە وەرزی هاویندا یاخود لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە زیاتر گرنگی بە چاویلکە بدرێت بەڵام ئەی وەرزەکانی تر لە وەرزەکانی تردا بەکار ناهێنرێت یان ئەوە تا لە کاتێکدا کە هەور بێ دەکرێت بەکار بهێنرێت یاخود نا شتێک هەیە چنوور پێڵەن کەلتوری بەکارهێنانی چاویلکە ئەلوانی ئەمە لەم ساڵانەی دوای دێت تا ڕادەی پێی ئاشناوە بێتین زمانی زوو زۆر بەکار نێنرابێت بەهۆی ئەوەی کە ئەوە نیە هاوردە ئەکرێت و لێرە لە بازارەکانی خۆمانە ساخکرێت و اینجا چەنەها جۆری چاویلکەش هەیە چنوور ئەم چاویلکە دژەخۆرانە چەنەها جۆریان هەیە وەکو خۆت ئاماژەت پێکەن هەنێکیان فیکن هەنێکیان ئۆرجیناڵن اینجا بووی بزانین بینەران ئاشناکەین بەوەی هینە پزیشکەکانیش چاویلکە پزیشکەکانیش ئەوانش چەنەها جۆریان هەیە چەنەها کوالیتیان هەیە و بە پێی شەیپەکەشی ئەگۆڕێت و بێگومان بە پێی شەیپەکەی ئەگۆڕێ و پێی نرخەکەشی ئەگۆڕێ زۆر جاریش بە پێی چاوی کەسەکەش تەنانەت با بڵێن پلی چاوی کەسەکە چۆن بێ ئەگۆڕێت زۆر جار ئەگەر کەسێک چاوی زۆر کزمە نابێ جۆرە چاویلکەیەک بەکاربێنە کە زیان بە چاوی بگێرێت بێگومان ئەمە لەگەڵ ئێمە ئەبێت بە وردی ئەم پرسیارانەی لێ دەکەین و وەڵامەکەی بۆ ئێوە وەردەگرین دەچینە لای بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان دەچینە لای بڕگەی یەکەم کە باس لە یاریەکی کۆن دەکات کە هەڵبەتە لە مانگی ڕەمەزاندا لە هەندێک ناوچە هەتا درەنگانی شەو یا بڵێ هەتا کاتی پاشە و خۆیان سەرقاڵ دەکەن بە هەندێک لە یاریە کۆنەکانەوە لە ناوچەی تەختە خۆیان سەرقاڵ کردو بۆ یاریە کۆنانەوە کە هەڵبەت ئەمەش کاریگەری دەبێت لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکان با بێ کۆبینەری و راپۆرتە بین بزانین یاریە کۆنەکان چۆنن چۆن ئەنجام دەدرێن. یاری کەڵەمستێن یاخود ئەنگوستیلا کۆی کردوونەتەوە و لە یەکێک لە شەقامە سەرەکیەکانی شار یاری دەکەن.
ئەو یاریە هاندێکە بۆ زیاتر پێشکەوتن و پێشخستنی علااقاتی نێوان ئێمە و شارەکانی کە بە تایبەت شتاقتە کە ساڵێنە پێشتری شاتە ڕوانزە ئێمە شاتنێرە خوشحالم کە ئەوڕۆ لە خزمەتیاندانا و یاریە تەبەن زیاتر لە مانجی ڕەمەزان ئەنجامەدرێتن لای ئێمە بۆکو خوول و پێشبرکە ئەنجامەدرێت لە زاخۆ تا تەقتەق و خانەقین و چەند چەمال و ڕانیوانە هەمیشە زایدن ئەو برادرە عەرەبانەی کە لە هەویریشن لەو خولێک ئێمە لە ڕواندز دەیکەینەوە مشارکە یەکەم بەرام یاری ئەوڕۆ کە لەگەر برادران تەقتەق زیاتر بۆ هەر خۆشیە و بەڕاستیش ئەمە زۆر خۆشحالین کە هەموو جار دێنە تەقتە چکە بەڕاستی میوانداریەکی باشەکەن و ئینسانی زۆر زۆر باش پێی دەڵێن محێبس ئێمە پێی دەڵێن کە لە مەستێنە ینی بە دوو دەستێکەن کە لە مەستێنە ئەو یارە تایبەتە بە شەوانی ڕەمەزان ینی شەوانی ڕەمەزان بۆیە ئەو گەنج و ئەو شتانە کە لە ماڵەوە بە ڕۆژن و دێنە دەرشەوە بۆی کاتی خۆیان بەسەر بەرن دومینیش ئێمە وان کردووە ئەو یاریە کە لەگەڵ تەقتەق لەگەڵ چەمچەماڵ لەگەڵ کەرکووک لەگەر منتەقەی بادینان لەگەڵ شوێنەکانی تر هەموو بەیەکەوەینە و ئێستا برایەتی و برادرایەتی و خۆشەویستی و بەواسطەی ئەو یاریە لەگەڵەوان پێیا بووە توانیشمانە دۆست و برادرایەتی هەمووان بکەین و هەموو هاتوونە لای ئێمە و ئەمە شتوونە لە سەردانی هەموومان کردووە هەفتەی ڕابردوو تەقتەق لای ئێمە بوو ئێمە ئەو شەو میوانی تەقتەق بوون لێرانە گرنگ نییە کێ دەیباتەوە ئەوان تەنها ئامانجیان ئاشتی و برایەتی و دروستبوونی پەیوەندی کۆمەڵایەتیە لە نێوان شارەکان. ئەو یاریە پێک دێت لە تقریبان 20 نەفەر هەر لای دابنیشی واروها پێشەکی ئەو یاریە یەکترناسین دروستە بی لە بینی شارەکان وەکو ڕەواندز مەسەلەن تەقتەق محەبەت دروستە بی ساڵانە ئەمە لە شەوانی ڕەمەزان شەوێک شاری ڕەواندز داوەتەکەین ڕەواندز ئێمە داوەتەکە ئێمە وەکو شارۆچکەی تەقتەق ئێستا هەمومان دۆست و برادر و خۆشەویستمان هەیە لە ڕێگای ئەو یاریە لە شاری ڕەواندز لە ڕانیە لە سەنگەسەر لە زاخۆ لە هەموو شوێنەکانی ترکە ماوەی یاریەکە لە دوای نوێژی تەراویح دێن لێرە دووتی بەرامبەر یەکدایانشین یاریەکە جوارە و جار وایە هەتا مەلای بانکدان جار وایە تا پاشی و لە پاشی و ڕایەگرین یاریەکە سەریعەکەینەکەینەوە یەک گوڵ بۆ ئەوەی لەو گوڵە چێ گوڵەکەی گرت ئەوە براوەیە ئەوەی نەگرت دۆڕاوە. ماوەی چەند ساڵێکە یاریەکە ساڵانە لە مانگی پیرۆزی ڕەمەزان لە نێوان بەشێک لە شارە جیاجیەکان ئەنجام دەدرێت و تا درەنگانی شەو بە خۆشی و شادی بەردەوام دەبن. ئامانج جومعە گەلی کوردستان تەقتەق. بەڵە خۆشەویستان زیندووکردنەوەی ئەم یارە کوردەواریانە بۆ خۆی تام و چێژێکی تایبەتی هەیە بتابێت لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر بڕگەی دەنگی ڕەسەنمان هەیە کەمال محەممەد ئەی بارانی بەختەوەری با بێکۆ گەویستن بەختەوەری بە خوڕدەکە باب دەبین کەسە و کەسپەیێوارانم بەتە وەرە باب دەبینم ئەی بارانی بەختەوەری بە خوڕدەکە باب دەبینم کەسە و کەسپەیێوارانم بەتە وەرە باب دەبینم
لە دوای ئەوەی کە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بانکی ناوەندی عێراقی کە بڕێکی کەمی دۆلار دەخستە نێو بازارەوە یان بڕێکی کەمی دەخستە ڕوو کە ئەمە ژوای کرد خواز لەسەر دۆلار زیاد بێ لە هەمان کاتداواتە بە شێوەی کاش و بە شێوەی حواڵە دۆلاری کەمتر دەخستە بازارەوە کە ئەمەش بە تایبەت بۆ بازرگانەکانی ناچار کردبوو لەبەرەوەی کە حواڵە وەستا بوویان بڵێ حواڵە کەم ببەوە ناچار بوون ڕووکەنە نێو بازارەکانی دراوە بۆ ئەوەی کە بتوانن دۆلار بەدەست بێنن کە مەژوای کردو بە شێوەیەکی گشتی خواستێکی زۆر لەسەر دۆلار دروست ببێ لە زانستی ئابووریشدا وایە هەر شتێکە خواست زۆر لەسەری زیادکە خستنە ڕوو کەم بێ نرخەکەی بەرز دەبێت یاخود بەهاکەی بەرز دەبێتەوە. بەڵام لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا بانکی ناوەندی عێراقی سیاسەتی خۆی گۆڕی وای کرد کە ڕۆژانە بڕێکی زیاتر دۆلار بخاتە بازارەوە کە ئێستا ڕۆژانە زیاتر لە 200 میلیۆن دۆلار دەخاتە بازارەوە کە ئەمەش کاریگەری گەورەی دروست کردووە لەسەر بازار ئەو جوول و ئەو شڵەژاوی کە لە چەند مانگی ڕابردوودا هەبوو بۆ ئێستا کەم بۆتەوە مەژوای کردووە کە نرخی دۆلار لە بازارەکاندا دابەزێت. بەڵام ئایا کە نرخی دۆلار دابەزێت تا چەند کاریگەری دەبێت لەسەر نرخی کاڵا و شمەکەکان لە بازاردا بە تایبەت بۆ ئێستا کەوا وردە نزیک دەبینەوە لە جژنی ڕەمەزان خەڵک شتاکڕێت خەمیەوەیەتی کە شتەکان ئەگەر 1000 دیناریشی بچێتە سەر بێمان بۆ خەڵک زۆر بێگومان بەدڵنیایەوە لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ سۆران عەبدولغەفور کە بەڕێزیان بەڕێبەری چاودێری بازرگانی کاک سۆران بەیانیت باش و بەخێراتی زۆر بەخێراتان سڵاو سەرچاو بەخێراتی کاک سۆران لەگەڵ نزیکبوونەوە لە بۆنەکانە بە شێوەیەکی گشتی هەڵبەت کە خوازە سەر شمەک و کاڵاکان زیادەبێ نرخەکان بەرز دەبێتەوە بەڵام لەگەڵەوەشدا بۆ ئێستا کە نرخی دۆلار دابەزیوە دەبێت نرخی کاڵا و شمەکەکان هەرزان بوو بێ ئێستا نرخ چۆنە لە نێو بازاردا سڵاوتان لەبێ باینتان باش خۆتان نەزانن هەموو بەرزبوونێکی وەجی ناجێگیری نرخی دۆلار لە بازارە پشوی لە بازارە دروستەکە ئەو ماوەی پێشوو کە ئاماژۆ پێیا بەڵێ وابوو دۆلار گەشتە 170,000 دینار ئەمە وای کرد کە پشتێکی زۆر بێ بازارێکی ژە ناو شاری سلێمانیە دروست بێ بەس ئێستا بەعکسەوەیە ئێستا کە نرخی دۆلار بەو شوێ دابەزینی بەخۆوە بینیوەتەوە و دوایەوە ئەو بەڕیاری بانکی مرکزی کە یای کە ئێستا بۆ بازرگانەکان کەوانەی هەوی بازرگانیانێ لەگەڵیان ژوورە بازرگانەکان و پشگیریەکرێن ئەمە بۆ مامەڵە بازرگانەکان کە دۆلار گۆڕێ بە 2000 ئەوە حتمما نرخەکان بە شوێکی بەرچاو دابەزین بەخۆوە بینێ و ئێستاش کە ئێستا بۆ نمونە ئێستا نرخی دۆلار بۆ لە 144 145 باشترە لەوەی لە 155 بوو یعنی هەموو گەڵایە 10,000 دابەزین بەخۆوە بینێ تۆ مامەڵی گەڵایەک ناکەی تۆ مامەڵی بەجاری میلیۆنە دۆلارەکە بازرگان ئەمە وا کات هەموو نرخەکان دابەزین بەخۆوە بینێ و ئەمە بەرهەمەکەی کێ بینینەوە مانگێکی تر چکە تۆ ئێستا ئەم نرخانە کە ئێستا دابەزی ئەو کەسانی کە حواڵاتەوە بڵێ ئەگەر هیچ شتێک ڕوونەیە خۆ دەزانی لە وڵاتی ئەمە جاری وایە بە بەسیترین هەواڵ شتەکان ئەفرنەوە عینەکەکان ئەبنەوە بە دووقات و سێقات و دا نرخی دۆلار بۆ شەی لێدە بەدی شەڵا شتیوان ڕوونایەتەوە چکە بانکی مرکزی سیاسەتێکی هەیە کە بۆ نمونە ساڵی پار لە 120 کردی بە 146 ئەوە جێگیر بوو یعنی ماوەی 2 ساڵ نرخ جێگیر بوو ئێستا کە کردوێ بە 2000 ئەمە جێگیرە بێت تا بەرنامە پلانی خۆیان کاکەن دانێنەوە خۆی ئەمە کێشەکەی ئەمێ یعنی ئێستا ساڵانی پێشوو کە نرخی دۆلار 120 و 125 بوو ماوەی چەند ساڵ بوو نرخەکان جێگیر بوو چکە گۆڕانکاری بەسەردا ناهات بۆ نمونە 500 دینار 250 750 ئەوە نەبوو یەکسەر بێ بە 146 یعنی هەموو گەڵایە لە 125 زیایی کرد ئەمە وای کرد هەموو نرخی خواردنی لە 120 زیاد بکە لە بازارە بەبێ هیچ وەکارێ بێجگەلەوەی کە دینار دابەزینی بەخۆ بینی ئەمە وای کرد لەو کاتەیە ئێمە بینیمان نرخەکان بۆ شێ بەرز بۆ دەسەڵاتی کەسیتیان نەما بەس ئێستا لەخوا بەزیابێت ئێستا نرخە دابەزین بەخۆ بینی ئێمە بە دڵنیایەوەڵین ئێستا نرخ دابەزیوە بەس باشتر دابەز بەڵێ کاک سۆران وەکو بەڕێزیشت ئاماژت پێکرد هەواڵەکانی کەناڵەکانی ڕاگەیاندن و میدیا بۆ خۆی کاریگەرێکی گەورەی هەیە لە بابەتی نرخەکاندا لەبەرەوەی وەکو ئاماژت پێکرد لەگەڵ هەر دەنگۆیەکدا دەنگۆی ئەو بڵاو بێتەوە کە نرخەکان بەرز دەبنەوە لە بازارەکاندا یعنی ئەمە لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەگەر دوکانارێکیش مەبەستی نەبێت ئەو نرخە بەرز کاتەوە لەوانەیە ئیستیغلالی ئەم هەواڵە بکات بەڵێ ترسی لا دروستە بێ یان ئیستیغلالی ئەو هەواڵە بکات و قازانجێکی بێگومان لەوانەیە
دەستکاریان نرخە بکات ڕاستە ئێوە وەکو لە بەرنامەی پێشتریش ئاماژەت پێکرد ئێوە ئاگاداری نرخەکان بە شێوەیەکی گشتی بەڵام چی بکرێت ئەو میکانیزمانە چین بۆ ئەوی لەگەڵ هەر دەنگۆیەکی هەواڵێکی دەستگایەکی میدیایی دایاخود کەناڵێکی ڕاگەاندندا دوکاندار هەرو لە خۆیەوە نەچێت بڕات استغلالی ئەم دۆخە بکات و یەکسەر بچێ 1000 دینار 500 دینار بخاتە سەر باڵێن نرخی شمەک و کاڵەکان لەبەر 250 دیناری عراقیش هەر زۆرە بۆ هاوڵاتی بۆ گیرفانی هاوڵاتی خۆی بەرپرسیارەتی میدیا زۆر گرنگە یعنی بەڕاستی هەموو هاواڵێک کە بڵاوە بێتەوە خاستنە سەر سوشیال میدیایە یعنی هەموو خەڵک چاوی لەسەر ئەو هەواڵەیە بەس ناچێت لە کۆڵینەوە بکات بزانە ینی باگراوندی ئەو شتە چییە ئەو شتە چییە یعنی تۆ یەکسەر بۆ نمونە ئێستا ئێمە هەر بەسیترین قسە بکەین لە کاتی ئەم شتانەیە گەورەترین کێشە لە بازارە دروست دەبێت بەس تۆ چی ما ئەبێ هەورکردنەوەی خەڵکی یعنی ئێمە لە کاتی بۆ نمونە شەڕی ئوکراینا و رووسیایە یعنی هەچی هاوڵەتی بۆ ئەو خواردن نییە ئێمە ئەمان بەڵێ خواردن بەڵێ ئەمان خواردن هەیە گەنجینە مامشانەیە ئەم یعنی تۆ بێ لەم کاتانەیە هێواش ینی نەفسێتی هاوڵاتی هێواشکەیتەوە ینی پەلاماری باپەرش ناچوە لە الحەمدولله تا ئێستاش ئەو شتانی کە هەیە بۆ نمونە لە بازارەکانە زۆر باشە یعنی تۆ سەیریکە هیچ شتێک لە خەڵک نەبراوە ینی ڕاکە بە شوێن ئەمەیە تۆ بڕۆ وڵاتانی ئەوروپا ینی سەیری دەکرد بۆ زەیتێ لە سعات دەیوانە لەسان تا ئێوارە زەیتێکیان بەرەکەەوە ئێمە هەموو شتەکان متەوەفر و بەدەل لەوەش ئەم مەسەرەی ئەم نرخانی کە هەیە ینی ئێمە نرخ وەرەگرین بۆ نمونە لەو کاتەیە هەچ بازرگانێک کە مادەیەکی هێنا ئاهات مەنەفێسەکەی هێنا نرخەیە بۆ لای ئێمە ئەی بۆ نمونە کارتۆنی 7,000 پیا و بین بەچەند ینی خۆیش بازرگانە ئیش بۆ قازانجی شەکە لەبەرەوە بەدڵنیاییەوە ئێمە لە هەموو نرخەکانە کۆڵینەوە و دوای ئەوە داچوونی وردی ژەکەین بۆ نرخەکان بۆ نمونە مانگی ڕەمەزانی پیرۆز ینی خۆتان نەزان ئێستا ئەو بەرەو جەژنە ڕووین جشتنی ڕەمەزانی پیرۆز کە پیرۆزبەوی لە هەموو خەڵکی کوردستان و جیهانی ژەکەین بە بۆنی جەژنەوە سیرەکەی ئێستا قەڵەباڵغی زۆر لە بازارەکاندا هەیە نرخەکانیش نۆرمەڵە زۆر ئاساییە شتەکان لەبەر ئەوەی هەموو شتەکان متەوەفرە کە شت هەبوو لە بازارە ئەوە سیرەکەی نرخەکان وەکو خۆیمەوە بگرە داوازینی ژەبێت ئێمە هەر دوێنێ کە دوێنێ شەمە بۆ ئێمە داوامی فەرمیمان هەیە چکار لەبەرەوەی ئێمە خۆتان نەزان بۆی جژنەکان بەڵێ 15 شوێن لە شاری سەمای داشکانی کردووە یعنی 15 مارکێتی گەورە لە ناو شاری سەمای داشکانی کردو بۆ هاوڵاتی کاک سۆران ئێوە جگە لە چاودێریکردنەکانی ئێوە یان بڵێم جگە لە دیاریکردنەکانی ئەو نرخانی کە ئێوە دیارەکەن وجدانی بازرگانەکان وجدانی فرۆشیارەکان ئەوە تا چەند ڕۆڵە بینێ لە بەرزکردنەوە نزمکردنەوەی نرخیش زۆر باشە یعنی بەڕاستی ئێمە لە ناو شاری سلێمانیان یعنی وەکو ئاماژەم پێ ئەو نرخانی کە هەیە هەیە ئەبێت یعنی تۆ بڵی لەوانێ بە هەر هەیە بەس چییە مهمەیە نیسبەتە باشەکەی زۆرە یعنی تۆ ئێستا ئەم بازرگانی لای ئێمە سەیریکە خۆیان کێن بۆ لا دەڵێ ئێمە ئەمەمان پیاوبین بە چەند ئەمە بەرنمەیەکی زۆر باشە یعنی تۆ زانیت بە چەند کڕیوێتی چەندش خێرەکات ئەمە هیچ کەسەوە ناکە لەگەڵ تۆیە ینی ئێمە ئەوکو ئەو چاودێری کە هەمانە لەسەر شوێنەکان و دوایەوە ئێمە دەچوونی وردەکەین بۆ نرخەکانی تریش بۆ نمونە ئەچینە مارکێتێک و سێرەکەین برنجێک لەمێرە بە 10,000 لێ بە 12,000 بۆچی بە 12,000 بەبێ هیچ جۆکارێ یەکسەر داخستنی بووە لەبەرەوە چاودێرێکی ورد هەیە لەسەر شوێنەکان وەڵامی فرۆشیار ئەوەیە کاک سۆران من بەگرانکردن ئاخر ئێمە ناڵم لە فرۆشیارەکەش داوای وەسڵەکەین زين شو كومبانيا كبيرة؟ أو جابي بو يعني أو بدو شونتان كردوا كاتشان أو يوصلكي لور كريم زانة شنها أي شنها شو صار بونا منا بسيطين شب صوزوميو يعلوا بونا منا همو كسك أشيتا أو شنانا قاطع كان وصلياتي تماتا بونغي خير بونغي كلك بونغي فاصل بلين فاصلة تربونغي ليمو بونغي همو نسرا ولا بناء إما بدل لو خمان نرخ مان هي لبرو يوم الجنيك مانية تايبت لعلوا سجم لنا البيندال كنت همور جنرخ ما بوي لعلوا برا اليوم نرخاكين لبرو بدل نيا وبتشوني يقول دكين بوسجم نرخ بلا كاك سوران نرخي قوشت لم تشان روجي رابردو جيجير تانكر للان برستانو 20,000 دينار عراقي جا بحكم وكي ملنا خلقين وكروج نامانك وكو راقات كارك حالاتيان قليدة كان اشتعل نرخكا بتابع السوشيال ميديا شو جناب داماجت بيكر قلية واكن الله ان شاء الله هر دسكاري نكرا لبروي نرخكا هر قرانا بالنسبة لقرفاني هاوڵاتیانەوە أي وا پێشبینی ئەکرێت کە نرخی گۆشت بێتە خوارانێ لەوەی کە 16,000 و 17,000 جاران بێ بڕووی چەندین خێزانی هەژار هەیە خۆ دەزانی کە ئەلانێ نەتوانن دابینی بکەن بەڕاستی بەتایبەت لەم بەرە جەژنان و لەم بۆنە ئاینی کە و
بەنیازە بێت زۆر ڕاست خەمی هاوڵاتی زۆرە بەڕاستی گۆشتێکەکە لەو مادە سەرەکیانی کە بەداخەوە بەرزونەیەکی زۆری بەخۆ بینی دەسەڵاتی ئێمەیان نییە چونکە تۆ ئەوان لە مایانەکەی کردن زیینە قەپان بەرزە یعنی خۆزگەم گۆشت وە بە 10,000 دینار ئەو تەمەنە هەمومانە ینی کێ لەگەڵ هەرزانیانە بەس تۆ چیەکەیت کە زیینە قەپان بە 9,000 دینار بێت کیلۆ 20,000 لەسەر خۆی ینی تۆ 2,000 دابەزی ینی کە جاری وایە 1,000 دینار بەرزە بە هەڵاجی گەورە دروست دەبێت لە سوۆسیال میدیا و لە هەموو شوێنەکان گۆشت بەرز بوو قیمە 3,000 دابەزیوە بەرخی 2,000 دابەزی ئێمە باسی بەرخەکەین خۆی ئێمە کێشەکەی ئەم شاری ئیسلێمانیە بەرخە یعنی تێسا مەڕ بە 14 بەڵێ لەبەر گۆشتی ناسکێوێ ئێستا مەڕ بزن هەیە بە 16,000 و 14,000 مانگا هەیە بە 12,000 و 13,000 ئێمە کێشەکەمان ئەم دوو جۆرەیە ئەم دوو جۆرە لە بازارگانی شاری ئیسلێمانیە هەموو خەڵکێکی خوات و دوای ئەوە خۆزگەم بووە بە 10,000 دینار ئێمە لەگەڵ هەرزانیە ئەگەرێک هەیە نزمتر بێتەوە ئێمە ئینشەڵڵا ئەوەی ئێمە بڕیارمان نابە و جاری ترکەوتمان ئاژەڵی زۆر بەڕێوەیە و دوای ئاژەڵی خۆشمان پێ ئێگات ئیشەڵا لە ماوەی دوای جەژنیشان نرخەکە هەندێکی ترێتە خوارێتەوە دۆخی جارانی خۆیەکە بووە بە 10,000 دینار بۆ هەموو هاوڵاتی نرخی مریشک کێشەمانە ئێمە کێشەمان نرخی مریشک نرخی جێگیرمان نییە بۆ مریشک مانگی پێشوو خۆ بەرهەمی ناوخۆیمان زۆرە کاکسۆرانی ڕێژەکە ئەوە زۆرە بەشی پێدەویستی ناوخۆ زۆر ئێمە کێشەیەکی چیمانێ لە مریشکە نرخمان جێگیر نییە مانگی پێشوو بینیتان بە 2,000 بوو 1950 بوو بە 200 بەڵێ سەیرەکەی ئەمە کێشەیەکە لەگەڵ کێڵگە پەلەوەرەکانە ئێمە چەند ساڵە هەمانە ئێمە لە نرخی سلێمانی 1000 کێڵگەی پەلەوەریمانەیە بۆ نمونە کە نرخ دائەوازێ بەجارێ حوسە قاعەتی کردووە هەمووی زەرمەندە هەمووی زەرمەندە تۆ 7 ملیۆن لە وەجبێکە 8 ملیۆن لە وەجبێکە زەرەکەی ناتوانیت تێکیتەوە چی دروزێ مەجموعی قاعە هەیە لەوانەیە 30 قاعەیەک یان 100 قاعەیەک تێیەکەنەوە سێرەکەی نرخەکە کەی خەنە بازارە بەرزە لەبەروی عەرض کەمە ینی مریش کەمە لە بازارە ئەوانەی فرۆشت بۆ گرانیە چونکە ئیتر نییە لە بازارە لەبەر ئەوە ئێمە سە بڕیارێکیشمان هەیە کە کاتێ مریش گەشتە 4.5 ناڕین بڕا بە خواری عێراق ئەمە وا بەڵێ کە نرخەکان دابەزێتەوە بۆ نمونە گەشتە 5.5 ئەو ڕۆژە خۆتان نەزانن یەکسەر ڕێگامانگەر هاتەوە سەر 4.5 لەبەرەوە ئێمە تەمە ناکەین نرخەکە و کوجارەی لێبێتە بەس چۆن نەکێڵگە پەلەوەرەکان زەرەکەن هاوڵاتی زەرەکە بەس ئەو زەرەرەی کە باسێکی کاکسۆران خۆ بەردەوام نییە دروستە بەردەوامە ئەزانی بۆچی بەردەوامە تا بەرنامەیەک نەبێت بۆ تێکردنی وەجبەی ئەم کێڵگە پەلەوەرە ئەم کێشەیمان تووشە بێت بەرنامە بکێدەین ئەو بەرنامەیە ئەوان خۆیان ئەوان کۆمەڵەیەکیان هەیە ینی بۆ نمونە کێشەیەکی تریشمانی ئەمان مەجموعەیەکی شوێنیان هەیە نایاساین ینی هەر دانراون ینی نە مۆڵەتیانێ نێکشتیانەیە لە شوێنەکانی تە بۆ نمونە لە دەوروبەری شاری سلێمانی ناو شارانە نیە بۆ لە قەزا و ناحەکان هەیە ئەمە کێشەی گەوری بۆ دروستکردین بەجارێ کێشەی بۆ نمونە شوێنێک 30,000 مجگەگرێ و چلی تێکردو سیرەکەی بەجارێ یەک وەجبەی بەپێی ئەو نەخۆشیانی کە هەیە بردارە بێتەوە ئەمە زەرەرەکەی لەو کێڵگە پەلەوانەکەی ئەمە باجەکەمان ئیشەڵا ئەوش دوای جژن بە دڵنیای ئەوش دابەزین بخۆین لەبەر ئەوەی مرشێکی بێشمار پێکراوەتەوە جوچکە دوای جژن ئەوش دابەزین بخۆین کاکسۆران ئەو میکانیزمانە چین بۆ دابەزینی وتت کێشەی زیینە قەپان هەیە ئەم کێشەی زیینە قەپانە چی لێ بکرێت چۆن چارەسەر بکرێت ئەنی بەڕێز دۆک بەڕێوەبەری چاودێری بازرگانی ڕێنمایی چییە بۆ ئەوی کێشەی زیینە قەپانەکە چارەسەر بکرێت بەم میکانیزمە زانستیانە بۆی وردە نرخی کۆشت بێتە خوارەوانێ بە دوای ئەویشە مەسلەی فڕوج ئەوەی کە ئاماژت پێکرد نازانم جوچکێ بۆ بڵێ ئەوەی بۆ مریشکیش هەندی سانەوانەیە بێتە خوارەوان مریشکەکەەوە واز دەبێنە لەبەرەوەی باسمان کرد بەس گۆشتەکە تەبەن ئێمە مەجموعەیە ڕێکارمان گرتە بەر بۆ نمونە نەمانێش یەک ئاژەڵ بڕا بە خواری عێراق ئەمە ماوەی 2 هەفتەیە جێبەجێکرەوە حەچی بازگەیە بە هیچ شوێک نایڵین بڕا بە خواری عێراق ئەمە وای لەگەر ئەو نرخە داوازین بەخۆ بینێ ئێستا لە سنوورەکانەوە کراوەیە اینجا دوای ئاسانکاری بۆ هەموو بازرگانێ بکرێ بۆ ئەوەی هەموو جۆرە ئاژەڵەکان بێنێ بەمەرجێ بەژێر ڕێنمایەکانی ڤێتەنەریا بێت ئاسانکاریە نەکراوە تا ئێستا کراوە ئێستا ئێمە هەچی شوێ هەچ کەسێک بچێ بیهێنێ لە هەر شوێنێکەوە بێمە ئاسانکاری بۆ بکەین خۆتۆیەکی تر ئەبێ لەم کاتەیە حکوومەتی خۆمان حکوومەتی هەرێمی کوردستان گومرگ لابەرێ چۆن ساڵی پار مادە خۆراکەکان دەوری 14 مادەی خۆراکی بۆ ماوەی 6 مانگ گومرگی لابرد
لە 4 بۆ 15 لەم ماوەیەش بۆی نرخی زیینەقاپان دابەزێتەوە ئەبێ هەموو زاری داوای زۆر 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 بۆ نمونە سەرێک ئاژەڵ 35,000 نارە ئەمە ئەکەوێتە سەر ئەو گۆشتە ئەگەر بە کاتی ئەو گومرکە لا ببرێ نرخ دابەزێت دوای دانرایەوە چۆنە موقەتە چکە تۆ چۆن شوێن یەت ئاژەڵ یەت کە ئاژەڵێکی زۆر هاتەمایانەکەەوە دوای ئەو ڕێگارەی کاشمان و ئاماژەم پێ نێڵین بڕا بە خوار و عێراق و بۆ شوێنەکان واسانکاری بکرێت بۆ هەموو ئەو کەسانی کەن لە وڵاتانی بۆ نمونە ئێستا خەڵک چۆ بۆ ئەرمینیای هێنێ خەڵک چۆ بۆ جۆرجیا ئێمە هەوڵمان ناوە هەندێک کەسی تر هەیە ئێستا بە تەمام چن بۆ نیوزلەندا ئوسترالیا بهێنن بەس چیە ئەمە کری تایارەکەی زۆرە لەوانەیە تۆزێت نرخەکەی بەس هەر لەوەی خۆمان باشتر هەر لەوەی خۆمان باشتر هەرزانترەکەی لەبەرەوە ئێمە هەموو ئاسانکاریە بکەین بۆ ئەوەی بتوانین نرخی گۆشت دابەزی لەبەری خواردنی سەرەکی هەموو هاوڵاتی. کاک سۆران بۆ بابەتی کۆگا سەرەکیەکان لە بەرنامەی ماوەی پێشەستە بەرنامەی کەشمان کرد باس کۆگا سەرەکیەکانمان کرد بۆ بابەت سەوزە و میوە و ئەوانە ینی هەتا ئاگات بە خواردەمەنەکانی تریش بگومانە ئێستا بەرە جەژنانە چکلێتیش بابەتێکی ترە وەکۆی کە بەڕستان ئاگادار بن و چاودێری بکەن نرخی ئەو کاڵانە با بڵێن بەتایبەت شکلێت چۆنە لە ئێستا نرخێکی باشی هەیە گونجاوە بۆ گیرفانی هاوڵاتی بەپی کوالەتەکەی جۆرا چکلێتمانێ بۆ نمونە چکلێتمانەیە بە 2000 چکلێتیشمانەیە بە 25,000 ئەمە هاوڵاتی بە کاربەر خۆی بەکارێنێ ئەکەوێتە سەر خۆی ینی بەڕاستی ئێمە مانە نەمانەیە ئەوی کەمکانەتی کەم بێت لەوانێ 2000 و 3000 و 4000 کە فڕە دەسەڵاتی کەسی تیانە ئەوەی تریژ امکانەتی زۆرە لەوانێ نەستەلێک ڕێکی لێ 25,000 نارە شیرینیەکە کڕێ ئەمانەی ڕەحەتە الخوم و ئەم شتانی کە هەیە لە بازارەکانە ئەمەی ئەم شتانی کە هەیە بە بەڵێ ئەم شتانە لەبەر ئەوە خواستی هاوڵاتەکانی چارەساتی شەمانە ئەنواع چارەساتمانەیە چارەساتمانە چولی بە 5,000 نارە چارەساتیشمانە چولی بە 30,000 نارە هەمووی بەپی ئەو کوالیتی ئەو چارەساتانی کە هەیە بەس ئێمە چۆنە ئێمە بۆ نمونە دیژنەکانمان چێتە شوێنی ئەو ئامادەکردنی چارەساتانە لەبەری بزانین چکە چەنەها شوێنمان گردوختی خۆی کە چون چەرسی کۆنیان کردوتە ناو چارەسەکانەوە ئەمە کێشە بووە ئێمە هەمومان دەست بەسەراگرتووە لەبەر ئەوە ئێستا دیژنەکانمان تا خاستن بە شەو سەردانی ئەو شوێناناکات ئەوانی کە چەرەسێ و دوای ئەو چکلێت و شتانی کە هەشە ئێمە بۆ نمونە کە چکلێت هەڵڕژەوە ئەبێ کارتۆنەکەی لیا مەوجود بێ بۆی بزانین با بەروارەکەی مەزبوطە لەبەر ئەوە ئێمە بە دڵنیاییەوە چاودێری گوردی ئەو شوێنە ناکەین هەتا ئەو شوێنانەی بۆ نمونە سیرەکەی فاسۆلێ هەڕشتووە نیسکی هەڕشتووە ئەبێ گونیەکەی لیا مەوجود بێ کە بزانین ئەو بەروارە مەوجودە لەبەر ئەوە بە دڵنیاییەوە چاودێری گوردی ئەو شوێنەژە ئەو کۆگانی کە لە هەرێمی کوردستانە هەنیان بە دیاریکراوی بڵێن سلێمانی کاکسۆران هەڵبەت کۆمەڵێک تایبەتمەندی هەیە لە پلەی گەرمی و کۆمەڵێک شتی تر هەیە کە پێویستە لەو کۆگانە هەبێت کۆگاکانی ئێمە تا چەند گونجاون بۆ هەڵگرتنی ئەو کاڵاشمەکانە باشن بەپی ئەو چاودێریانی کێوەی ئێمە ڕێنمای ژمارە دوومان هەیە لەلایەن وەزارەتی بازرگانی پیشەسازی دەچێت 28 نقاطە ئێمە کە ئەچینە ئەو کۆگایانە ئەو 28 نقاطە هەمووی بۆ خاوەن کۆگای وتراوە ئەبێت جێبەجێیکە ئێمە چەندها کۆگا هەیە کە چوین سەرگی پالەتی نییە یعنی ئەمە کەش بەسیترین ئیشەکە بێ ئەو شتان لەسەر پارێتدانێ مەسافەکەی 30 سانتیم لە بینی لای ئەو دیوارە بە دوور بێ بینی پارێتەکان ئەبێ 30 سانتیمەی بۆی هاتوچوی پیا بکرێ اینجا دوای ئەوە من مەسلەی ئاوەڕۆ مەسلەی کامەری چاودێری مەسلەی بەرگری شارستانی مەسلەی بیمەی تەندروستی و کارتی تەندروستی بۆ کارمەندەکان اینجا مەسلەی بوونی هەوای فێنک ئەمان هەمووی لەو ڕێنمانەیە کە بەجێبەجە چەندەها کۆگا هەیە لە ناو شاری سلێمانیە کە پابەنە بۆ ڕێنمانە ئێمە بە بڕی جیاواز غەراممان کرد بەنەبوونی خاڵێک و دوان بەڵێ بۆچی چکە جاری وا هەیە ئەو کە سەفریان دەکەوتەمی جێبەجێ ئێمە چینەوە ئەڵێن ئەم ڕێنمایە و ماوە جێبەجێکە چکە ئێمە وەستینی ئەڵین بۆ دوجار ئاگادار کرایەوە بەڵێ کاچێ کۆگایەکە کات و جاری وا هەیە هاوڵاتەکە لەبەر خۆیەت پێمانەڵێ ئەو ڕێنمانە چین کە من کۆگای بکەمەوە ئەمە ئێمە ڕێنماکانی ئەمە ڕێنمایەکانە بڕۆ جێبەجێکە و دوای هەندێک ڕێمای تریژە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە دەرچووە تیمەکانی تەندروستی ئەوان خۆیان ئەزانن بۆ نمونە کەسێک شوێنێکی ترەکات بەپی جۆری شوێنەکە بۆ نمونە کاشی بێ تەختەکە ئەمانە هەمووی ڕێنمای درا بۆ شوێنانە چه حاڵەتێکە ئەگاتە دادگایان کەیسەکە کە پابەند نەبوو بۆ نمونە کاگەدارمە دوای ئەوەی غرامەیە دەکرێت اینجا دوای ئەو یەکەم غرامە کە وەسڵە بەستی بکرێت بە سێقات بۆ گەملێنەی بە 3 ملیۆن دوای ئەوەی سرە دەبەدادگا کاک سۆران سەرەتای بەناوەکە باسمان لا جلوبەر کرد وتت بە خۆشحاڵیەوە
زۆر شوێن هەن وابزان 15 شوێنە دوت ئەوە خواردن بوو. بەڵێ ژمارێکی زۆر باڵێن لە کۆگای جلوبەرگ فرۆشتن لەو شوێنانێکی جلوبەرگە فرۆشن ئایا مۆڵ بێت یاخود حتا دوایی بێت داشکاندنیات کردو ئەنجام داشکاندانە زۆربەی کات بە تایتڵێکی گەورە نووسراوە لە سا هەشتا لە سا 50 ئێتر ئاوا جۆرا و جۆرە با بڵێ تا چەند بە دوواداچوونتان کردووە بۆی بزانین وەکو چۆن خواردەمەنەکان بزان ئەمە کۆنیەت یەکەڵی تازەکە کرابێت بۆی بە دوواداچوونتان کردو بۆی بزانین لە ناوە و نرخانی کە دانراوە لەسەر جلوبەرگەکان هەر بە فعلی وایە گۆڕانکاری بەسەردا هاتووە لەوەی کە بۆ نمونە پارچەیەک ژێل پێشتر بە 25,000 بووە ئێستا بە 15,000 یاخود بە 10,000 بێت بە دوواداچوونتان بۆ ئەوە کردووە بەدڵنیایە بەداچوونی گوردمان کردووە چکە ئەوان هەموو داشکاندنەکە بێمە ئاگادار بین ینی ئەو شوێنانی کە نووسیت لە ساهشتا ئێمە ئەچینە ئەو شوێنە بۆ نمونە هەموو شوێنەکە لە ساهشتا نەکراوە ئەمە هاوڵاتی جاری وا هەیە ئەکەوێتە هەڵەوە لەو ئیشەیە بۆ نمونە لەوانەیە 100 پارچە جلی کردوێ بەو جۆرە لە ساهشتا لەبەرەوە ئێمە ئەو جلانی کە کردوێتی ئەو نرخی کە لەسەرێتی تازەکە بڵێن ئەوەی کۆنەکە داشکانەکە بڵێن لە سا هەفتایە ئەبێ ئەو داشکانە لە ژێران نووسرابێ لەسەر ئەو وەرەقی کە هەیە اینجا بەدەل لەوش ئێماچین لە کاشێرەکەی ئەین بزانین لە کاشێرەکەشە داشکاوە چکە چەنەها زۆر گرنگە کاکسوان ئەبێ هاوڵاتی زۆر ئاگادار بێ لەمە ئێمە ئێستا بەدەستخۆشیەوە هاوڵەتەن شاری سلێمانی کە ئەچنە سەر کاشێر نرخانیان لایە بۆ نمونە ئەم پەنیرە بەوە کراوە ئەم جلە بەوەیە ئەگەر کاشێرەکە زیایی لەسەر و یەکسە وەرسەکەمان بۆین ئەڵێ ئەوەی کردووە لە داشکانەکەی ئەمەڵێ ئەو یەکسەر داخستنە بڵێ ئەمە هوشیاری هاوڵی زۆر مهمە لەبەر ئەوە بۆ دڵنیایی خۆت ئەو وەسە و بالابێ کە داتی هەڵیگرە لە ماڵە بچۆ بەراوردی بکە نرخەکەی لەسەرە لەوانەیە جاری وا هەیە ئەو نرخە 20,050 لە سند بیت بەسەر نێشێن کاشێری نییە نابێت هەمووی ئەوانە ئێمە داشکانیان بۆقین هەمووی وەسڵ و کاشێری هەیە ئەوەی کە داشکاندنی نەبێ داشکانی نەکردو کێشەمانی ئێمە خۆی ئێمە بۆ نمونە کە شوێن لە سا هەیە بەس هاوڵاتی مناڵە موشیارە بۆ نمونە نرخەکەی لایە لەسەر ڕەفەکە نرخێ نووسراوە لە ژێریە کراوەتە ئیجباری لە سەرڕەفەکانە بڕۆ تۆ بچۆ مارکێتە گەورانەوە خۆ ئێوە خەڵکی شاری سلێمانی نوەزانن ئەم هەموو مارکێتە گەورەکان کردویانە بەس مارکێتە بچووکەکان بڕۆ ئێستا مارکێتە بچووکان ئێمە ئاچین ئەبێ هەمووی کردی بێتی هەتا تۆ بڕۆ سەوزە میوەکە لە ناو بازاڕە هەیە یا لەو حیکی هەڵواسی و یا لەسەر هەموو نەکرابێتوان ئەگادارتان ئێمە هەموو شوێن نەخەڵناواسین نەخەڵناواسینێکێکە لە مەرجەکانی ئێمە بۆ نمونە کاچینە شوێنەکەەوە بۆ تۆ نابێ بڵێ ئەمە بەچەند ئەوە بەچەنەوە بەچەند ڕقەدانراوە تر ئەمە هەم بۆ ئاسانکاری بۆ هاوڵاتێکە و هەم بۆ خاوەن شوێنش کە تۆ چوشە شوێنەکەەوە بۆ نمونە 50 ئایتم سەوابکەی هەر خۆت لەوانێت تووشی حاڵەت دەبی پێ ناخۆش بێ بەس کە نەکە واسرابێ بەپێ گیرفانی خۆت لەوانێت ئێستا تۆ بۆ نمونە ئێمە چێشخان ڕستۆرانتەکان بڕۆ هەموو چێشخانێک و مینوی خۆی هەیە سیرەکەی بۆ نمونە پێ گیرفانی خۆ ئەبێ لەوانە شتە داواکەی جاری وایە تووەگە ئەو مینوێ نەبێ نازای نرخەکە چەنە لەبەرەوە ئێمە بەڵێ لەبەرەوە هەموو شوێنەکان بۆ نمونە ئەبێ یا نرخی بەستان دەڕواسی بێ یا نرخەکان لەسەر باشە کاکسۆران لەسەر ئەو داشکانی کە باست کە بە تایبەت خۆراکەکان زۆر جار لای هاوڵاتی گومانێک دروستە بێ بەرامبەر ئەو خۆراکانی کە داشکاندنی بۆکرێ وا هەستەکەن یان کوالیتەکەی باش نییە یان ئەوە تا بەرواری بەسەرچوونەکەی نزیکە یان ئەوە تا ستیکەرەکەی گۆڕاوە هەر شتێک لەو بابەتانە ئێوە تا چەند دڵنیایی ئێن بە هاوڵاتیان کە ئەو داشکاندانی بۆ خواردن ئەکرێ هیچ گومانێکی تیان بە دڵنیاییەوە ئێڵێنەوە چەند دڵنیایین بە هاوڵاتی ئەو داشکانانە هەمووی تەواوە کاردەکەشی تەواوە ئەوەی کە تۆ باسەکە دوسێ ڕۆژەوە کەوتە عەرزی تایبەتەوە ناکرێت داشکاندنەوە بۆ نمونە تۆ چیتە شوێنێکەوە سێرەکە عەرزی تایبەتی کردو بۆ مەجموعەی مادا 3 ڕۆژی ماوە لەبەرەوە بە ئێمە یەک شتێکی بڵین بۆ زانین هەڵ ئێمە بۆ نمونە کە ئێمڕۆ 16 چوارە لیژنەیەکە چێتە مارکێتەکەەوە تا 12 شەو بۆی نێ 16 چوار بگرێ تا 12 شەو چکە تا ئێمڕۆ خوات بەس هاوڵاتی بەس مارکێتی وا هەیە هەفتەی ما بەلای بردو خۆی دایانێ بۆ شەریکە ئێمە ساوشمانێتەوە نایاڵێنێ ساوش نەماوە بۆ گەڕانەوە نەماوە بۆ نمونە وەسڵێکینێ ئەڵێ ئەم مادانەی لا هەیە لای چاودێری بازرگانی تەلەفەکری چکە ئێمە کێشێکمانە وەختی خۆی ئەو مادانە کاگەڕایەوە دەنگۆیەگە بوو کە شەریکاتەکان ئەیان کردەوە ناو شتی تازەوە ینی بۆ نمونە 4 پاش ستیکەرەکە زۆر زەحمەتە جاری وا چکە زەحمەتە هەندێک ئەوە لەزگێ ئێمە لەزگە مەمنوعەوە هەر نایڵێ لەزگە هەبێت بەس تۆ بۆ نمونە هەمووی لێ بکەیت تۆ ستیکەری تازەی بۆ ناکرێت
لەبەرەوە ئێمە چەندەها شوێن کە ئەو شتانشی کردبوو ئێستا هەموویمان خوبەیاوە بۆ نمونە شتی کۆنی کردبووە تازەکان ئێستا ئەوە نەماوە بەدڵنیایە ئەوش چارەسەرێکی باشە بۆ ئەوەی لای خۆمان تەلەڤەکەیتر ناگەڕێت بۆ شەریکە. کاکسۆران جاری وا هەیە بە تایبەتی خواردنە لە قوتونراوەکان کەیکڕی لە مارکێتەکە بەرواری بەسەرچوونەکەی دوورە بەڵام کەی هێنێتە ماڵەوە هەڵی ئەبسڕی جاری وایە کە ڕووی کردووە بەهۆی خراپ هەڵگرتنەکەی و کۆگاکردنەکەی تر ئەگەر لە مارکێتەکە بێ یاخود لە شوێنی کۆگاکەیا بێ ئەو کاتە کێ بەرپرسە بێ لێپرسینۆلێکی یەکرێت ئەو کاتە لە فرۆشیاریان لە سەری هاوڵاتی ئێمە چەنا هاوڵاتی هەیە بۆ نمونە پەنیری کڕیوە کاڵی چڕۆ کەڕایی بوو یەکسەر تەلەفۆنی کردو توێتی لە فلان مارکێت ئەم مادەم کڕیەوە مەسڵەکەمە کاتە بە پەیوەندیتان پێوە بەڵێ ئەخر ئەزایی بخۆی پەیوەندیمان پەیوەندەکان من چوزانم ئێستا تۆ ناچی لە مارکێت شتاڵ بچڕی چکە زەرەری بۆ هاوڵات بۆ شوێنە تۆ وانە کە تۆ هەڵە بچڕی کێشە بۆ دوو جاری وا هەیە ئەمەشمان هەیە هاوڵاتی چوە شتەکەی هەڵبچڕی و دایناوەتەوە ئەمەش کێشە بۆ مارکێتەکە دروست بوو بەڕاستی بەداخەوە ئەوشمان هەبووە بەس بە دڵنیاییەوە ئێستا هاوڵاتی کە شتێک کڕێ یەکسەر یەک ئەڵێ ئەمە وەسڵەکەمە لەم مارکێتەکە ڕێمە ئێماڵین دەستی لێمە ئەچینێ مارکێتەکە هەموو ئەو شتە حەجزەکەین چەند پارچەی هەبێ 1000 بێت 2000 بێت 10 کارتۆن بێت 100 کارتۆن حیجزەکەین لەکوێ کڕوێتی چکار لەمە شەریکە کڕوێتی ئەمە حیجزەکرێ ئەچینە شەریکەکەش لە شیرەکەش حیجزیەکەین سمپڵی لێوەرجێتەوە بۆ پشکنین بە عەشوایی بۆ نمونە 100 کارتۆنی هەیە 6 دانە ئایتم وەرەگیرێتەوە ئەدرێتە بۆ پشکنین لە پشکینەکە لەوێ لە بەرادەرانی تەندروستی خۆیان بە پێی ڕێنمانی کە هەیەە پشکنی بۆکەنەوە ئەگەر دەچوو لە پشکینە ئەدرێتەوە چکار خەزەکەی تاوە ئەگەر دەریژ نەچوو ئەو یەکسەر تەلەڤەکرێت و زاد کاک سۆران سەبارەت باسی ڕێستۆرانتەکانمان کرد لەم ڕۆژانەیە چاودێری ڕێستۆرانتەکانتان کردووە بۆی بزان کە نرخەکان چۆن بەتایبەت ئەو ڕێستۆرانتانەی کە کراونەتەوە لە مانگی ڕەمەزاندا چکە بەشێکیان داخراون ئەن با بڵێن کراوەنی لە مانگی پیرۆز ڕەمەزاندا وە چ حاڵەتێکی سیر و سەمەرە ئەگەر بینی بێت لەم ڕۆژانەیە ڕوویا بە لەسەر چۆنەتی نرخەکان و مامەڵی هاوڵاتیان لەگەڵ ئەو شمەک و کاڵانە بۆی کە نرخێک زۆر بەرز بۆ بێت یاخود حاڵەتێک بەسەر هاوڵاتیە کاتە بێت و دوایەن وتەشت لەبەرەوەی کاتمان نەما زۆر باشە بەنسبەت ڕێستۆران شەشخانەکانەوە وەکو ئاماژەم پێەیە هەمووی مینوی هەیە یعنی کە دەستکاری مینۆ بکەوە نرخی گۆڕیوە لەبەرەوە ناتوانن ئەو نرخانە وەکو خۆی ماوەتەوە مینۆکان هەمووی دانراوە ئەگەر گۆڕانکارێ بۆی نرخی گۆشتۆ کرابێ ئێمە ئاگاداری بۆ نمونە کەباب بۆ ئەم شتانەکە لە شاری سلێمانیە خەڵکێکی خواتولاوانێ کەباب شیش وای 500 دانیشی بێتە سەر ئەوە ئێمە ئاگادارین لەبەرەوە بە دڵنیاییەوە ئێمە سەرپەرشتی و شوێنانەژەکەین دواتشم ئەوەیە من بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی لە سەرجەم هاوڵاتیانی شاری سلێمانی و هەرێمی کوردستان مسلمانی جیهانەکەین لە کارمەندەکانی ئێوەش و ئەو دەورە جوانەی کە ڕاگەاندن هەیەی هیوادارین هەر هەیبێ و لێرەشەوە داوا لە هاوڵاتیانی شاری سلێمانیەکەین ئێمە لە ڕۆژانی جەژنیشە داواممان هەیە هەچ حاڵەتێکیان بینی ئەتوانم پەیوەندیمان پێوەکەن بۆ گەرمتان هەیە ئێمە 4 ژمارە بڵاوەکەین و ئێستاژەر بڵایەکەینەوە ژمارە سا ئەمە ڕاستە خۆ کۆنتاکیانەیە هەموو ڕۆژێ لەگەڵمانە ژمارە 1970 ژمارە 1970 ژمارە 1970 ئەمانە هەمووی لە خزمەتی هاوڵاتیانەیە لە هەچ کاتێکا بوو لە بەیانیا بوو لە شەوە بوو لە ئەسرا بوو پەیوەندیمان پێ بکەین ئێمە دەست بەجێ دژانەی بۆ شۆنانە خۆش بێ و ماندوونە بن کاکسۆران بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ هەوڵ و ماندووبوون و بەردەوامی و خزمەتە گەورەی کە خزمەتی هاوڵاتیانەکەن زۆر سپاس بۆ سۆران عەبدولغەفور کە بەڕێزیان بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەبوون بەڵێ هەوار دەچینە لای بابەتێکی تر کە تایبەتە بە هۆتێلی ئاژەڵان کە خانمێک لە هۆتێلێکی ئاژەڵاندایە چنوور زۆر گرنگی بەم ئاژەڵانە ینی ئەو شوێنی کردو بە هۆتێلێک بۆ ئاژەڵان جا خانمێکی گەنجی پزیشکی ئەگەر کەسێک ئاژەڵێکی ماڵی هەبێ لە ماڵەوە بێ سەفەرێ بکایە شتێ جاری وا هەیە ئەبوو بە کێشەیەکی گەورە بووینی ئەزانی چی لە بکەیت توانێت ببی با لەوێ داینێ تا کاتێکەڕێتەوە لە ئەم خانمە شوێنێکی زۆر خۆشی بۆ ئەم ئاژەڵانە فراهەم کردووە بەتایبەت ئاژەڵانی بێسەرپشت خۆتەزانی بڵین سەگی بەرەڵاو پشیلێ بەرەڵاوانە هێناونێتە ئەو هۆتێلەوە بۆی کردوون بۆ بە هۆتێل و ژەمی خۆراکیان بۆ ئامادە کات بۆ ئەم ئاژەڵانە و لە هەمان کاتیشدا ڕێگری لە نەوەخستنەوەیانە کات با بڵین نەزۆکیانە کات کەمەش ئەرکێکی پیرۆزە و پزیشکانی ڤێتەنەری پێی هەڵاستن بابێکەوە سێری بکەین. چی لە بێوەفا نییە زۆر جاریش لێرە کە ساحێبەکانیان بەجیانە هێڵن لەبەر هەر سەبەبێک کێنەوە بۆیان پشیلەکان زۆر دڵیان خۆشە
يعني من پشیلەم بینیەوە باوەشی کردوتەوە بە سەحێبەکە ئاوا هەردوو دەستی ئەکاتەوە و دەستی خاتە پەناملی زۆر جوان باوەشیان پێ بەعکسەوە هەست بە خۆشەویستیانەکەی یا پشیلەکە پاڵکەوت و ئاوەکو ئەوەیان دانیشتووە کە گوێی لە دەنی سەحێبەکەی بێتە ژوورەوە هەڵەستێ بەس بە سەوتەکەی ئۆی تووڕیان کردی کێ بوو تۆ تووڕە کرد ها؟ ئەم ئاژەڵانەی ئێرە خاوەنیان هەیە چونکە من بەڕاستی ئەم شوێنە ئەوکو پێم وتن پرۆژەیەکی بچکۆلانەیە یعنی من شێڵتەرم نییە ئوتێلە بۆ مانەوەی ئاژەڵ سەفەرەکە مناسبەیەکی هەیە لەگەڵ ئەوەشە هەنێ ئاژەڵ بڵین نەخۆشە کەسەکە سەحێبەکەی ناتوانێت هەموو ڕۆژێ بیبا بۆ لای دکتۆر و بیهێنێتەوە بە حکومەوەی کە خۆم دکتۆرم کلینیکێکیشیم هەیە هەر لە ناو ئوتێلەکەیە ینی بەهۆی ئەوەوە ئەتوانم یارمەتیان بم یان عملیات ئەکرێن نەزۆکردنی تایە زۆر زۆر عملیاتەکان ئیتر مەسەلەن بە حادیسەی سیارە بێ بە هەر حادیسەیەک بێ قاچی ئەشکێ کێشەیەکی هەیە دەست برینارن جابرین هەیە زۆر زۆر قوڵە کاتی زۆر ئەوێ خواردن بۆ پشیلە خواردنی معدل لەبەر دەمایە لەبەر دەمی هەڵ ناگیرێ بڵین خواردنی وشکیان دائیم لەبەر دەمایە خۆشمان بڵین وەجبەیەکم هەیە سنی مریشک یان با بڵین گۆشتی قوتو هەیە هی خۆیانی پشیلە تایبەت حەزیان لێتی یعنی لە ڕۆژێکا وەجبەیەکی وان هەیە و بە معدلیش خواردنی وشکیان لەبەر دەمایە خواردنی وشکیش هەر کەسە بەپێی تەمەنی خۆی بەپێی حاڵەتی نەخۆشیەکەی چکە خواردنی وشک ئێستا لەبەرەوەی کە زۆر زەڕوریشە بەکار بێ وەکو دەرمانە یعنی هەنێ جار نەوعی تایە کە ئەم کیسانەکە ئیبینن چەند زۆرە تیاتی دەرمانە بۆ التیابی گورچیلەی بۆ مەعیدەی مووی زۆرە پشیلەکە مووی درێژە ئەوە هەر کێشەیەکی هەبێ ئەتوانی ئەو نەوعا بەپێی خۆی بۆیان بەکارهێنرێ هیچ کەسێ بێ پشیلەیەکی دەرەوە بێنێت بیگرێت لە بڵین لە کۆڵان ئەیبینێت و ئەزانیان پشیلێ پێویستی بە یارمەتیە و پشیلەکە ماڵی نییە و لێ ئەترسێ ئەتوانێ هین کات کارتۆنێک ئەهێنێ خواردنی تێبکە بە فەلیەم پشیلانە چکە هی دەرەوەن پێویستیان بە خواردن و ئاوە لەبەرەوە تۆ ئەو کارتۆنە دانیت ئاو خواردنەکەی بۆ تێکە ئەچێتە ناوی تر تۆ توانین کارتۆنەکە پێچیتەوە یان بۆکسێکی پشیلە خۆی بەکاربێنی تی کوردی یەکێکە لەو بابەتانەی کە خواستێکی زۆری لەسرە لە هەر چوار وەرزەکەدا بەڵام بە تایبەت لە وەرزی زستاندا و پاشانیش لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا خواستێکی زیاتر لەسەر ترشیات دروست دەبێت. جا پیاوێکی بە تەمەن کە ئەزمونێکی باشی هەیە لە دروستکردنی ترشیاتدا هەڵبەت ڕەنگە هەوار زیاتر خانمان بڵێن گرنگی بە ترشیات کەسانێکی چەند پیاوانیش کە گرنگی پێدەدەن و شارەزایکی باشیان هەیە لە دروستکردنی ترشیاتە. جا ترشیاتی ڕەواندز بۆ ئێستا خواستێکی زۆری لەسرە با بینەری بین بزانین چۆن دروستیەکە. من سەڵا خەیری ڕوانزیم خاوەنی تورشیاتی ڕەواندز لە سۆران تورشیاتەکە ئێمە بەردەوامە سا 12 مانجی ئێمە تورشیمان هەیە و وەرزەکانی تورشیش لە مانجی دەست پێکا تا مانجی سێ تورشی باشە فرۆشێ پاشەنجیش ڕوان ئەوە ڕەمەزان دادێ ڕەمەزانیش باش سەرفەوی تورشیات سەرفی لەسەر لەبەرێ لە هەموو ماڵێک دەبی لە سفرەی تورشیات هەبی و کارەکەی مەشەمە تقریبی ساڵی نۆتیەک و دەستمان پێکردی و بەردەوامیشە خەڵکەکان گلەیان لە تورشیوشتیوە ئێمە نییە شێکشمان بە چاچی ئەڕوا و بێزگە لە تورشیمە تورشی زەرد و سوور و تورشی دۆشاویش دروست دەکەین ئاوی تورشیش ئەفرۆشین خەڵک لە ماڵەوە کە لە مقڕنابیتەوەوانە حازرەکە خیار دێ لە لای ئێمە ئاوەکەی بەن تورشی پێگرنەوە ئەو کرستانێک کە تورشی لێ دروست دەکەن
لەکوێ دێنن کردستانی کە ئێمە دەهینین لە باشقێ بۆمان دێ هەفتەی جارێک لە باشقێ دێ ئێمە لێرە 2 ڕۆژدارێک کرسەکە لە ناو خوێە بە خوێوە دێ ئێمە خوێەکەی لێ ئەبین ئاوی شیرین تێکەین 2 جار پاشانەنجی ئاوی تووشی تێکەین و ئامادەیە بۆ فرۆشتن. ئەم ساڵ بەراورد بە ساڵان ڕابردوو نرخی تووشی چۆنەوە موادەکەی کەستەکان کەش دەێنن نرخیان چۆنە؟ وڵای تووشی تقریبا 8 ساڵە بێ لە ئێمە بە 3000 کیلوی زەیتونەکەش بە $1 بەزار بەرزی و نزمی هەیە زەیتون بەس تووشی هەر بە 3000 زیاتر زیادمان نەکردووە. وڵا خەڵک لە تووشیمە زۆر ڕازیە هەرچی گلەیان لەسەنی هەرچی دێت تووشیە بە بڵێ. بەڵە خۆشەویستان وەکو لە سەرەتای بەرنامەکانمان شەمان پێکرد تەوەری دووەممان تایبەتە بە چاویلکە و چاویلکە سازی بوارێکی جیاواز و گرنگ بوارێک لەم ساڵانی دواییدا گرنگی زیاتری پێدراوە لە هەرێمی کوردستان. بازانین چاویلکە بۆ خۆی چییە گرنگیەکەی چییە لە ژیانی ڕۆژانی ئێمەدا و هەروەها کوالێتەکانیان بە چ شێوازەکە لە هەرێمی کوردستان و چاویلکەی بازرگانی و چاویلکەی ئۆرجیناڵ چۆن لە یەکتری جیا بکەینەوانێ. بەڕێزێک ئەمڕۆ لێرە ئامادەیە کە بەڕێزان چاویلکە سازم خۆشحاڵیەوە بەڕێز ئاسۆ ڕەشید لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. کاک ئاسۆ زۆر بەخێر هاتیت. باش بەخێراتی کاگاسە. زۆر سپاس بۆ ڕێکسیم بەرنامێ هیوادارم توان لە سەدای دیکەلی کوردستانەوە چەند زانێرێک من بە بینەرانمە بتوان سوودمەند بوون لەم زانێرەنی ئێمە. زۆر سپاس کاک ئاسۆ بە سەرەتا لەو پرسارەوە دەست پێ بکەم بواری چاویلکە سازی چ گرنگیەکی هەیە بۆ ژیانی ئێمە ژیانی ڕۆژانە؟ بەڵێ ئێمە چاویلکە سازی باوەڵێن وەکو چاویلکە بکەین بە 2 بەشە و 2 بەشی سەرەکی بەشی پزیشکی و بەشی هەتاوی و بەشیشکەژێ پێڵێن پارێزگاری سەیفتی ئەمەش هەر بەشێکە لە ئەو بەشی کە لە بینی هەردووچانە پزیشکەکان ئەوانەیە کە لەلایەن دکتۆرەکان و مەسەن پشکنینان بۆ کرێ و داوە ڕێژەی دەرەجان بۆ دیاریکرێ و بەڵێ بە پێی پلەی چاوەکە دەرەجا بۆ دروستەکرێ و ئەوانەی کە بینینیان کێشانەیە ئەوان بینن. بەڵێ کەواتە بواری چاویلکە سازی گرنگی خۆی هەیە لە ژیانی مرۆڤەکاندا بەتایبەت بۆ کەسانی کە کێشەی بینینی چاو و چاوکزیان هەیە و هەروەها بیانەوێ بڕۆنە دەروانێ بۆی کە تیشکی خۆشزان بە چاویان نەگەێت. ڕاستە ئەمە بەشی دوێنم بازکن بەشی هەتاوی هەتاویەکان ئەوانەی کە ئێستا کاڵێن هەتاو زیاتر وەرزی هاوینان بیرەکەێت هاوینان تیشکێکی زۆریە بۆ چاومان زەر بە چاومانەکەێنە پێویستە لەسەر هەموو کەس چای خۆی پارێزێت. باشە کاک ئاسۆ ئێوە وەکو بواری چاویلکە سازی کاتێک کە کەسێک گێتە لای ئێوە ڕەنگە شارەزایکی ئۆتۆی نەبێت لە هەڵبژاردننی چاویلکەکەیە چاویلکێکی پزیشکی ناکە بڵێ پێوانەکەی بۆ دیاری کراوە لە هەڵبژاردنەکەیە لە کوالیتیەکەیە لە شێوازەکەیە ئێوە لەسەر چ بنەمایەک هەڵبژاردنەکەی بۆەکەن سەرەتا سەیری چی ئەکرێت لە ڕوخساری کەسەکە بۆی کە چاویلکێکی گونجایی بۆڵبژێرن؟ بەڵێ ئێستا بازاری کراوەیە مەزن لە هەموو دەواازەکانەوە چاویلکەی هەتاویەتە ناو شارەوە یان ناو هەموو وڵاتەکانەوە بەڵام ئێستا ئەوەی کە هەڵبژاردننی چاویلکێکی باش بۆ کەسە هەندێک کەس شارەزایکی باشیان هەیە لەو بوارە مەسەتوانە ئەو چاویلکەی کە لە چاکەن تەنها بە هەستیاری چیان هەستی پێ بکەن هەندێک کەس چەند تەنها مەسەن لەسەر ڕێگە لەسەر جادێکیان لەسەر دوکانێک چارگەی هەڵبژێرێ و لە چایەکە دوای ماوەیەکی زۆر هەستەکە ئەو چارکەیە بۆ چای ماندوویەکە. ئێمە هەڵبژاردننی چارکەکانمان لە ڕێگایەکی پزیشکیەوە مەسەن جۆری چارکەکان بۆ نمونە ئەمە عەدەچانێک کە هەمووی فحسەکەین تایبەتمەندی خۆی تیشکەکان چۆن تێپەڕێ ئاوا بەم شێوازە فلتەری هەبێت مەسەن جۆر هەیە عەدەسەکانی مادەیەکی بەگار هاتووە هەندێک کەس هەیە پرسیارەکە مەساڵە چ چارگێک باش ئێمە ئەو ڕێنمایەکەین و چۆن ڕێنمایەکەن بۆ شتێک کە هەیەی پێویستە لە چارگە وجودی هەبێت. بەڵێ کاک ئاسۆ باسیەوەت کردووە ئێمە ڕێنماییەکەن ویستت باسی چی بکەیت کە کاتێک کەسێک سەردانتانەکە بۆ نمونە ئێمە چەند نمونەیەکیشی لەگەڵ خۆی هێناوە کاک ئاسۆ ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە. بەڵێ ئەم جۆرە چاویلکەی بە چی جیاکرێتوانێ مەسەڵەن ئێوە ڕێنمایی کەسەکە چۆنەکەن شارەزای خۆمان شارەزایکی زۆرمان تەنها زۆر هەر بە لەمز ئەزای ئەم چاکەیە توانای چەندێکە بۆ نمونەم چارەکەی لەوانەیە شکل و شێوازێکی زۆر جوانی هەبێت کە لە چایەکەی بەڵام شکلێکی زۆر جوانێ دیکۆرێکی زۆر جوانە بەڵام لە ڕووی کوالیتی عەدەسە و مەسەن ئیتارەکەەوە ئەوە نییە
بۆچی سێکم مادەیەکی بڵێن بەکار هاتووە مادەی کۆکرایە مەسەن لەو پلاسکانی کە تێکشکاون ڕەنگە من نرخەکەی $2 $3 یا بڵێن 5,000 بێ بەڵام بای ئەو 5,000 سوودی لێبین زۆر جابێ هۆی زەرمەندیش بۆتەوە وەکو شکل جوانە بەڵام ئەمە گەر ئۆرجینەل بێ هەمان شێوات ڕەنگە نرخەکەی بگاتە بڵێن نرخی با بڵێن بە $100 بەرەو ژوور بەڵام ئەمە چێ بۆ نەم چالکەیە ئێمە لە بڵێن لە کەناڵەکانیان لە شوێنەکە لە گۆرانی بێژیان کەسی بەناوبانگ لە کلیپێکیان لە گۆرانێکە لە چایەکە ئەی بینین هەومان حەزی لێگەیان هەموو زۆربەی خەڵک چاولێکەرەکە بەڵێ ئەم جۆرە بۆ نمە کە گۆرانی بێژ وەکو باسم کە لە چایەکە یەکسەر بە شێوازێکی زۆر خێرا کۆپی ئەکرێت و ئەخرێتە بازار ئەنجا ئەو کۆمپانیانی کە ئەمانە ئەکەن هەوڵێن بە خێراترین کات پێش دەستپێشکەری لە پێش هەموو کەسێ بکەن بیخەنە بازارەکەەوە بەڵام ئایا ئەو کووالیتی کە ئەو کەسە لە چاییان ئەو کەسە بڵێن بۆ دیکۆرێک ڕەنگە شکلەکەی وەکو دیکۆرە بەڵام ئایا ئەو کوالیتی کە ئەو کەسە لە چای کردووە وەکوەیە کە خراوەتە بازارەوە مەسەن سریع فرۆشتێکی سریع هەیە و ڕێژێکی زۆی لێفرۆشێ بێگومان نەخێت بەڵێ بۆ ساعاتێک بەکاری ناو لە چای بەڵام خەڵکی زۆر خواچی لەسەر ئەمەش بڵێن کۆمپانیاگەن هەوڵێوان کە ئەو کەسانە مەسەن وەکو ڕێکلام بەکار بێن بۆ ئەوی کە بتوان زۆرترین فروشانە لەو چارکەیە ئێوە لە فرۆشگاکەتان فرۆشگات هەیە وایە بەڵێ ئەمە وەکو کۆمپانیا وەکو فرۆشگاش وەکو کۆمپانیا وەکو فرۆشگا زیاتر خواست لەسەر ئەو جۆرە چایلکانەیە کە مۆدێلن کە لەلایەن ئەستێرە جیهانیەکانەوە با بڵێن بەکارهێنراون و بە شێوەی بازرگانی دیسانەوە بەرهەم هێنراونەتەوە لەو مادە خراپانی کە باست کە ڕێدوسین و ڕێسایکڵبینیان بۆ ئەکرێتەوە دیسان و دووبارە بەکارهێنرێنەوەرە خواست لەسەر ئەویان زیاترا یاخود لەسەر ئۆرجیناڵەکان ئەگەر هەتان بێ و بەردەست بێ لە لای ئێوە بەڵێ ئێمە توانین بڵین کامیان زیاترە زیاتر ئۆرجیناڵەکان تەبەن باشترینە بەڵام لەبەر بارودۆخی خەڵک زیاتر ئۆرجینال ڕغبەتی کەمدا لەبەرەوەی کە نرخەکانی بەرزترە بۆ نمونە چارچوەیەکی ئۆرجینال لێنووسراوە کوجی نرخەکەی باوڵێن لە هێنان و تاگاتێرە لەوانێ نرخی $200 بێ بەڵام هەمان چارچێوە هەمان شێوانی نزیک لەوە کۆپیکرا نرخەکەی بە $5 یان بە $10 ینی ڕاستەی زیاد ئەمە هەتاوەکانش بە هەمان شانی هەمان فەرەقەیە بۆ نمونە چارکەیەکی ئاسایی نووسرا کوجی و کوالیتیانی دروست کراوە و کوجی بەڵام کوالیتەکەی زۆر جیاواز ینی توانای بڵێ لە سانەوەی فەرقەیە وەکو ئەسلەکە ئەمە سەرەکی نرخەکەی بە $10 ئەوەی کام بە $200 ئەمە جیاوازێکی زۆریە بۆ نوێسە من ئێمە سەردانی زۆربەی وڵاتانمان کرۆ بۆی کە بدوانین لەو بواری چارکە بزانین ئەم چارکە لە چی و هاتەوە ینی بە دوواداچوونتان بۆ سەرچاوی بەدڵنیاییەوە بۆ نمونە چارکێکی وەکو پێمەتی بڵێن کوجییان دیۆریان ئەو مارکانی کە بەناوبانگن ڕەنگە چارکێکی بڵێن کۆپی کاتی دروستکردنەکەی سعاتێکی پێوچێ بۆ نمونە ئۆرجیناڵک ڕەنگە ڕۆژی کاملی پێوچێ بۆچی بە مەرحەلی بالا بە چەند دەرێکارە پۆڵشی نەکرێت کۆنتترۆلەکرێت ئەنجە دوایی ئەو نۆرمادانی بۆ نمونە ئەگە بتوانم عینەکە ئەگەر نازم ئەگەر وازەح بێت ئێسام چاگەی کەوتم بەڵێ باشە بۆ نمونە ئەمە کە دروسترا زۆر جار ئەگە بتوانانی هەر بە لەمس مەسا زۆر کۆستمەرەکەی بێت فەرموو زۆر ئەڵێن بە لەمس چاو نوخێن ئەڵامە هەستەکە مادەکەی بەدەستمەوەینە ئێستا مادەی هەستەکەی مادەیەکی زۆر سووکە بەدەست مادەگەی ئۆرجینال بۆ نمونە نرخی ئەم چالکەیە بۆ نمونە دانێ $150 یان یۆرۆ بێ بەڵام ئەوان نرخەکەی هیچ هەر لەمانێ دەم چالکان ئەوەی دەستت بەڵێ ئەمەش هەر کوالیتێکی زۆر زۆر تایبەتیە بۆ من ئەم چارکێ مەسەن دوو ڕەنگ ئەوانی کە مەسەن زیاتر هەستکەن لە کاتی شۆفێرە مەسەن شتێک سێرکەن بەشی خواری تۆزە کاڵترەمەش تەدیژە بەڵام وەکو باشە کاگاسە باسیۆت کردەوە دوو ڕەنگە بەشێکی تۆخە بەشێکی کاڵ وەکو زانیاریت هەبێ لە سەری ئەوە ئامانجی ئەمەکو زانستێکی ڕاستەکەی بڵێن زانستی چاو بڵێن پزیشکی چاو ئەڵێ ئەم دوو ڕەنگە زۆر باش نیە بۆ چاو لەبەرەوەی کە ئەو ڕناکیانی کەیەن ئەبە بە پاشی بێن ئەمە وەکو بربەستێک وایە وەکو بڵێن جامپینێک وایە بۆ تیژەکان زۆر باش نییە بۆ بڵێن ڕناکیەکان بە لەم بەشی دوو بەش لەم جوێنتایەتە ناوچاو زۆر تۆبیەن پزیشکیان زۆر ئینە بەڵام وەکو بەکارە مەسن زۆر جار تۆشتە ناو هەوڵێکی داخراوەسە چاکەوە لە چاوەڵام بەشی خوارە ڕوونترە ئەگەر تێ شتێک بخێنیتەوە لە بەشی خوارە ڕوونترە وەکو دیکۆریش تاوان زیاترش
دیکۆریش دیکۆرێکی جوانی هەیە بەتەکید بەڵام وەکوتت زیانی هەیە بەڵکو پزیشکێن دوو تەدریجی بێ زۆر هینیە زۆر بۆ پزیشکم بۆ چاوچکە ئەو ڕناکیانی کە هەیە بۆ چاو تاوان چاو ئەگەر باسێکی باڵێن بیدایەتیش بکەین لە چاوەکە چاو بە ڕووناکیە پێویستمان بە ڕووناکیە بۆ بینین باشە ئەو ڕووناکیانی کە هەیە بۆ تا چه حدێک بتوانین کۆنتڕۆی ڕووناکیەکەن بە شێوازێکی باش بێتە ناو چاوانە باشە ئەوانەی کە بۆ نمونە لە وەرزەکانە بەکارهێنانی چاوەکەی هەتاوی زۆر گرنگە ئێمە تەنها ئەڵێن لە وەرزی هاوینە بۆ چاوەکە بەڵام لە هەموو وەرزەکانە پێویستە بۆ لە وەرزی زستانە کە ئێمە لە دەرەوەین بەفرباریوە هەموو زەوی سپی بووە ئەو تیشکە سپیانە زۆر زیان بەخشن بۆ چاو زۆر بەهێزنیانی تەنها یەک ڕووناکیێتە ناو چاوە ئەمە بێ ئەمە کۆنتترۆلیکەن زۆر جار ئەبینی لە فلیمەکانیان لە ئینەکانە لە کاتی بەفرە هەمیان عینەکان لە چاوە زۆر لای خۆوان ئەگەر کەسێک عینەی چاوەڵە ئەڵێ هەتاو مەزم بۆ ناڵە تەنها بۆ هەتاو نەخێر بۆ هەم وەرزەکان پێویستە کاتی ئەوەش مەسەن لە شەوانە بۆ نەڕەنگی زەد بەکارە زیاتر بۆ چکە و ڕناکیانی کەیەن زیاتر کۆیەکاتەوە ناڵێ بڵاو بێتەوە لەسەر چاوەکە مەسەن بۆ ناو دارستانیا بۆ ناو شوێنی تایبەتی هەر کەسە و بەپێی بەکارنانی چاوەکەی شەمسێکە ئەوە بەکارێنێ کە لەو ژینگە ئەژیت بەڵام کاگاسۆ باسی کوالەتیمان کرد وتمان کوالەتەکان جیاوازن بەپێی کوالەتی با بڵێن خەڵک بەپێی کوالەتی خەڵک بەکاری نایانێ با بڵێن بەپێی جوانی زیاتر ئەستێرەکان بەکارێنن ئەمیش دووبارەیە کاتوانێ بەڵێ اینجا باسە بچنە سەر پزیشکیەکان چاویلکە پزیشکەکان چی چاویلکە پزیشکەکانش ئێستا بووە بە مۆدێل بۆی کە خەڵک بۆ مۆدێل لە چاوی بکات یاخود نەخێر هەر بەپێی پلەی چاوی کەسەکانە و بەپێی ئەوە بەکارێنە دەستخۆش بێ ئەوەی کە بڵێن ئێمە کە باس چاوکی پزیشکی کەین ئێمەگە بەپێی ڕێنمای ئێم بێ ئێمە توانین ئەوە هەڵبژێرین کە ئەو بڵێن ئەوەی کە پێویستی بە چاوکی پزیشکیە ئەوەی بۆ هەڵبژێرین کە پێویستێتی بەڵام زۆر جار ناتوانانی ئەو زەختە زۆر بخێتە سەر ئەو کڕیاریان ئەوەی کە پێویستی بە چاوکی پزیشکی بڵێ ئیلا بێتەوە هەڵبژێری ئێمە زۆر جار ناحی پزیشکی زۆر گرنگی پێین کە ئەو چاکە مەسەن کە لە چایەکە بۆ نمونە بە ئەمان ئەگەر بۆ ئەمە پزیشکیە ئەنجاوە کەڤەریشە بۆ منە ئەو کەسێ ئەم پزیشکە لە چاوەکات ئێمە گرنگی بیان کە سنتەری چاوی بخێتە ناوەڕاستەوە ئێستا ئەو چاوەکەی کە لە چای تویا زۆر گونجاوەکە هەڵبژاردەوە بەڵێ لەبەرەی کە چاو لە ناوەڕاست ینی زۆر هەندێک کەس هەیە ئاوا مەسەن چاکێک لە چاوەکە بچووکە یان گەورە یان زۆر فەیسی داپۆشیویان لە کاتی بەکاران ئەوە لە پێشۆدانێ هەموو ڕێنمایەکەن ئێستا لەم کاتە چاوم چۆ لاوە سەرەوە بەشی سەرەوە ئەمە پزیشکیان زۆر باشنێ ینی ڕەنگە سوود لەو چارکێ نەبینێ بۆ مدەتێکی درێژخایەن بەڵێ کەواتە گرنگە بە پێی شێوەی ڕوخساری کەسەکە بە پێی شێوەی چاوی تەنانەت درۆژ کەسەکە ئەو چاویلکە گونجاوە هەڵبژێرێت کە لەگەڵ شێوەی دەموچاوی ئاگونجێ خەڵک هەیە کە گوێنەیە بە شێوەی دەموچاو و داوای چاویلکێکی با بڵێن هەر بە دوای مۆدێلەوە بێ زیاتر هەر جوان بێ و شقڵەکەی جوان بێ و چوزانە بەڕاستی ئەو ڕێژێکی زۆر کەم ئێستا ئەوەی کە چارکاکە هەوڵە ینی باشترین و جوانترین و ینی بۆ بەردام لە چاک هەوڵە شتێبێت کە ینی زۆر بە دوایەکەڕێنی هەندێک کەس هەیە بە 5 دقە چوارجێک هەڵبژێرە هەندێکی ڕەنگە سەعاتنێ 2 ساعت یا مەسەن ڕۆژیش کەش بۆی بێت ینی قراردانی بەلاوە زەحمەت ئێوە شتێک هەڵبژێرێت کە سوودی لە بینیان مەسەن بەلاوە جوامیان دوو دڵە لە هەڵبژاردن ئێمە زۆر جار لە ئاخر کاتە یارمەتی ئەو کەسانی کە بڵێن ئەم چارکە پزیشکە بۆ تۆ گونجاوە ئەمە هەڵبژێری بەڵام ناشتوانی بە زەختی زۆر خێتە سەری کە بڵێ ئەمە ئللا تۆ بێم ئەمە بۆ تۆ نابیان شتێک چکە ئەو کەسە حەزی لێ ئەگەر حەزی لەوە بوو ئەو کاتە باکەرانی باشتیانی زیاتر لە چایەکە بۆی کە پزیشکیش سوودی نەبێ هەندێکە چارەکەمان بۆ کردو بۆ نمونە تۆزێک بەڵێن بە نابەدڵی هەم بە دوو دڵی کردێتی دوای مدەتێکی زۆر هاتۆدە لە بڵێن لەگەڵ باوشیان لەگە دایکە وتی وەڵا لەو بۆم کردووە لە چاوی نەکردەوە لە چاوی نەکردو ینی سێکی مدەتێکی 3-4 ڕوان بۆی کراوە لە چای نەکرد چکە حەزی لێ نەبوو کاتە لەبەرەوە ئەو کە بەڕێز باسە کرد ینی هەوڵی ناین ئێمە زەختین لەسەر ئەو مشترێکە ئیلا تۆ بێ هەڵبژێری بەڵام زۆربەی ئەوانی کە هەڵیشە بژێرن
تا ڕادێک ینی خبرێکیان پێگرۆ لە هەڵبژاردننی چارەکە پزیشکەکان. بەڵام کاکاسۆ چەند نمونەیەکی ترت هێناوە لەگەڵ خۆت ئەجا با بزانین ئەگەر ئەو نمونەی کیان ئەوەی ناوەڕاستە ئەمایان چی ئەوە ئەمان بەڵە ئەو پەمەیان بەڵێ ئەمە زیاتر ئەو چارکی کەوتم مەسە مادی پلاستیکێکی تایبەتیە بەڵێ فلەکسیە بەڵە ئەها چنوور ئەکشێت ئاوایی ناشکەوە ئەمانە مادی معادیتیانێ پلاستیکی زۆر تایبەتمەندیە ئەمە شێوەیە کە ئاسۆ بۆ مناڵە بێن بەڵامانە بۆ مناڵانی تەمەنی بڵێن تا 15 ساڵ ئەو قیاسە بەست گەورە شێ مەزن هەمان کەلەر و هەماهین مەزم بۆ نەوە ڕەنگە کە لە چاوەکەی هەندێک کەس لە حەز ناکەم زۆر بە چاومەوە دیار بێ ینی ڕێنجی کاڵەمار ئاساییە جەبازانی لێمانیت کاگاسۆ بەڵێ وڵا ئەماتە هەندێک کەس لە زۆر حەز ناکەم پەزیان دیار بە لە چامە ڕێنی کاڵە بژێرێ کەواتە باشە کاک ئەمە کە ئەم دوو شوێنی هەیە بۆ ڕاگرنی دەسەر لەگەڵ ئەمەسم نیەتی ئەمە حەزم کرد زۆر ئەو پرسیارە کە زۆر ڕوونی کەمەوە جیاوازێکی لە چیا بۆ منە خۆی ئەمە خۆی بڵێن تۆبیان ئەمە ئەڵێن باشتر ئەمە باشترە بڵێن بۆچی شەمەتوانی جێگاکەی دەرئەچێت ئێستا ئەمە باسەکەین ئەمە زۆر جارەوەیە پزیشکیان بۆ تۆبیەکان بە تایبەتی ئەمە توانانی تەحکومی پیۆکی بەرزنزمێکی بۆی کە بچێت سنتەری چاو بەڵام بەڵام ئێستا ڕێژەی جاران بۆن لە سایە بڵێن لە دوکانەکە گە بگی بە 100 بەشەوە لە سەدا هەشتای میتاڵ بوو با بڵێن معدەم بوو تەل بوو لە سا 20 یان لە سا 15 زۆر جارە لە ڕێنجە پلاستیک بوو ئێستا بە پێچەوانەوە ئێستا ڕێژەی پلاستیک لە ناو دوکانەکانمان لە ناو زۆربەی دوکانەکانە لە سادا هەشتایە لە سەدا هەشتا زیادی کرە بەڵێ لەبەرەوەی کە بەڕێز باسە کرد بۆ نمونە ئەم سەرلوتانەی ئەم بریجانی ئەمانەوەی کە لە چایەکە ئەوی کە بەردام لە چایکە ئەزانێ معاناتی باوڵێن یان ناخۆشەکانی چاوەکە کە بەلایەوە ناخۆشە کە لە چاوەکەی بۆ مدەتێک هەستەکەی ئەم دوو شوێنە ینی لۆ دەکە لەسەر دوو شوێنە تەنها لەسەر دوژێت بەس ئەمە تەوە مادێکی سووکە هەندە مادەیە قورس ئاسنی زۆرە مەسە مادێکی تیتانیۆمە کێشی کەمە ئەم دوو زەختە لەس ئەم دوو سەر لوتە دروستەکە کەم زەختەی دروست کرد سێکی دوای ماوەمادیش کەم زوو لایەوێ عینەکە بەڵام پلاستیکە باوڵێن ئەمان لە چاوەوە تۆزە بۆ من پشووکە ئەم پلاستیکە ئەو لۆدەی کە هەیە تەوزیعبە لەسەر لوتەکە زیاتر خەڵک مرتاحترە لەگەڵەمە بۆچی چکە زەختەکە لەسەر دوو نقطە نییە بڵاو بێتەوە کە بڵایش وانی لۆدەکە کام بێتەوە مریحترە مەسەمانی پلاستیکە بە هاوین و هەندێک مادە هەیە ئاسنە لە هاوینانە ڕەنگە گەرم بە لەستانیشە ساردەبانی ئەوەش مادی عادی تایبەتمەندی خۆی هەیە ینی هەیە هەر حەزی لە پلاستیک نیانی حەزی لە تەلەبەڵە ئەمانی کە معدەنە چوارچێوەکەی بەکارهێنانەکەی ئەگەر کوالیتەکەی باش نەبێ کاریگەری دروستەکان بە دڵنیاییەوە ئێستا ئەمە ئەو هەندێک چوارچێوە هەیە کە بڵێن ئەو مشتریەتە لای ئێمە سێرەکەین ئەمەی هەمووی ژەنگی کردووە بۆچی چکە هەر بڵێن بە مدەتێک وای لێ بەڵام سێکی مدەڵم ئەو چاوەکەیە تەمەنی مەسەن بۆنە 3 مانگیان 4 مانگە ئەڵێ وڵا مایەک کردووە بۆ نمونە مەسەن ئیفرازی جسمە ئارەقێتەوە ئەم ئارەکە مەسەن مادێکی تیژە خوێتیایە سێکەم ئیتاڕی وردە خواردووە ژەنگی کردو ئەو ژەنگە زۆر جابۆتە برین برینیانی زەرەری زیاتر یا بەتەشی چکە ئەو مادی ئاسنەی بەڕاستی ئاسنە مادی ئاسنا مەسە مادی جیاوازە تیتانیەمە مەسەن بەڵە ستایل هەیە ئەوە ستیل هەیە ئەوانە کە لەگە پێستا زۆر بەڵێ مادێکی تیتانیۆمە هەنی پوەر تیتانێمی خاڵس ینی مادێکی زۆر گرانباوە بڵێن کوالیتیە بە هیچێک ژەنگ ناکە لەگەڵەوەشە ئەمە هەم کەسپیسە چاگەکان پشۆرێت شتن کاکەسۆ زۆر باسی کوالیتیمان کرد زۆر باسی شێواز و شەیپ و دیزاین و ئەمانەمان کرد بە شێوەیەکی گشتی زیاتر باسیەوەت کردوتە زیاتر بۆ مۆدێل بەکارهێنرێ ئەوان کە پزیشکینین باش ئێستا بینە سەر نرخەکان نرخی چاویلکەکان بە شێوەیەکی گشتی لە بازاڕەکان لەو کۆگایانی کە چاویلکە ئەفرۆشن لە فرۆشگاکەی بەڕێستان نرخەکان چۆن ئەگەر ئەم چاویلکەی ئۆرجیناڵ نەبێت هەر بە هەمان نرخی ئۆرجیناڵ ئەفرۆشێت نرخەکان بۆ گرفانی هاوڵاتی چۆنە بەتابەت ئێمە لە بەرە جەژنیشان ئێستا تەوەری یەکەمیشمان باسی نرخ بوو جا بابزانین نرخەکان چۆن ئەگونجێن لەگەڵ گرفای هاوڵاتی ئایا گونجاون بەپێ ئۆرجیناڵ و نائۆرجیناڵ بەڵێ ئێمە وەکو خۆمان و کۆمپانیای خۆمان وەکو دوکانەکانیش هەموو کاتێ هەوڵمان ناو ینی باشترین کوالیتی بە کەمترین نرخ
یعنی هەشتێکی تازەگەری لە هەر وڵاتێکە بێ ماچین بۆی یعنی زۆر جار سەفەرێکمان کرد مەسەرەن بەڵێ خۆمان ئەڕۆینە هێنین مەسەن هەر شتێک مەسەن زۆر جار مەسەن لە کۆمپانیەکان و لە لاینەکان و مەسەن شتەکان ئەبینی بەڵام ئێمە ڕاستەکەی زۆر حەزمان لەو شتەنی هەتا خۆمان چۆنڵی بە لە مسییان ببینین ئەو شتە نەکەین قەراری بۆ نانی جای لە سەرخواستی هاوڵاتی هەندێک جار بەڕاستیە نقطەیەک هەزەکەم باسکەم ینی هەندێک خەڵکی ئیشی خۆینی ئێستا بۆ ئەمەش هەموو کەسمان لاانە سەفەرکەم وڵاتام گەڕیان لە بوارێکە ئیشکین لە بای تیجاری شتێکە مەسن بۆ منە ئیشەکەی من چاوەکە و مەسا عەدەسات و عینەکە زۆر جاشیدە شوێنەکە مەسن بۆ منە ڕەنگە بڵێ ئەترم هەیە من ئیشی من ینی سێرەکەم پرسیارێکە مەسەن بۆ نە ئەترێن لەگەڵ عینەکە من ئیشی من یانی ئەوێ بەدەستمە بەزر هە بەڕاستی هەندێک خەڵکە مەسەن ئیشی خۆی نییە زۆر جار مثلەن 1000 2000 3000 چوارچێ هێناوە لە بازارەکان ماوەتە لە مەغزە ناو هیچی ستۆکانی من ڕەنگە یەک چوارچیا بە 50 سنت نەمەوێت کە نرخێکی هیچیش نییە چکە بۆ لەسەر خواست و هەڵبژاردننی خۆم نەبیان لەسەر ئەو نییە کە من بەدڵمە کە خۆت ئەڵێ ئێمە خۆمان هەڵی ئەبژێرین و ئیهێنین و بە پیکوالەتێکە دیارریەکەین ئەی باش ئەی نرخەکانتان چۆن نرخەکان گونجاون بەڵێ بۆ من ئەو چوارچێ مادەکە دیارریەکە نرخەکە بەڵێ بەپی مادەکە و شەریکاتیش هەیە مەسەن تەمان هەتا بە نرخی گراندر بیکڕی ئینی زیاتر بۆن ئەم چوارچێکە بۆ مناڵانە تایبەتمەندی زۆر ناشکێ هیچ موادێکی ڕسایکردی معادیتیانی بڵێن بەکارات و لە پێستی مناڵەکە تاسیداتی مستەقبلیان ناکە موادێکی دیانە ئەنتی بەکتریال ئەم بۆ ئەم چوارچێکی نرخی 10,000 مناڵ لە چ تەمەنێکەوە هەیە مناڵ خۆی ئێستا بڵێن ئەوی کە پشکنینی بۆ کرێ بتەوە مناڵ کە لە دایکە بڵێن لە بیدایەتەوە ناتوانانی بەتەواوی چکە لێنزی چای زۆر بچووکە بەڵام هەندێک مناڵ یەکسەر ڕاستە خۆ تەشخیصەکرێت لایەن دکتۆرەکانەوە کە مەسەن کێشەی لە عەدەسی چاویەتی ئەوە حاڵەتێکی ترە بەڵام ئاتەن لە 5 ساڵیان بۆ 6 ساڵەوە لە ڕەوزەکان دایانگانیان لە سەرەتایەکانەوە لیژنەکان دەچن لە مەکتەبەکانە ئەگەڕێن بۆنە ئەبینین چای ئەم مناڵە کزدە دایک و باوکی ئاگادارن کە سەردانی پزیشکا ئەوەش لە ڕێگەی پزیشکانە مەسەن لە ڕێگەی قەترە و هەندێک فحوسات هەیە بۆ یەکرێت وتر ئەگە پێویستی پێ ئەوە بەردەوام بێت لەسەر چارەکە بۆ بڵێن لە 4 ساڵ 5 ساڵەوە بە گشتی بەڵە بەڵە بۆ منە نرخی ئەم چوارچێکە باسمانکە 10,000ێکە ئەمە بۆنە 20,000 بەپێی ئەوەی کە چوارچێژێگاتە مەسەن $200 150 ئەو ئۆرجیناڵ و مارکانە بۆ منە ئەو مارکەیە مەسن کەمە هینی ئێرە لەبەرەی کۆستیش کەمێک خێنەزەر هەمان چوارچێوە مەسن لە وڵاتێکی دەرەوە بڵێن لە هەر وڵاتێکە بیبینی ڕەنگە نرخی 350 یۆرۆ بێ لای ئەمە ڕەنگە بە $200 یان 200 یۆرۆ بیکرێنی ڕێژێکی 150 یۆرۆ کەمتر لەبەرێکەوە زاری بەشتی زۆر ئەچێت لەسەر وڵاتانە لای ئەمانی وەکو چوارچێوەی تۆبیەکان تقریبا نەگاتە $250 بۆ $300 هەتاوەکانیش تا بڵێن مارکی ڕیبان هەیە کە خۆی مارکە زۆرە بەڵام ئەوەی کە خەڵک لێرە ناسێ مەسەن ئەلە ڕێیبان مەسەن کوجی دیۆر ئەو مارکانی کە بە ئام زۆر ناوێنە ئیجنا مارکی کە زۆر کوالیتی زۆر باشە بەڵام لێرە زۆر ناوی نییە هەتاوەکان تقریبا ڕێیبانەکان $100 125 150 تا 250 ئەڕوا باشە کاکاسۆ بۆ نمونە من چایلکەیەکی لەم شێوەیەکە وتێ کوالیتەکەی باشە بێکڕبوو بەکاری بێنم بۆ هەر چوار وەرزەکە توانمەوە بەکاربێنم یاخود بەپی وەرزەکانە بێ بڵێ هەندێک ڕنگ هەیە بۆ نەسەر ڕەنگی ڕەش ئەمە کەڵێن هەتا شەمسی لە ڕەنگی هاوینە بۆ ئەمە زیاتر ڕەنگی ڕەش و قاوەی تاریک باشە مەسان وەرزەکانی کە بۆ منە ڕەنگی وتمان زەرد بە هیچ شێک بە ڕۆژ بەکارنانە لەبەرەوەی ڕەنگی زەرد ڕاکی زۆر ڕاکێشە عادەتی چامان گەورە ئاکە وەزدەرەری مستەقبەلێ بێ ئەمە باش نییە ڕەنگی شین بۆ ئەو کەسانی کە لە ناو دارستانە مەسەن ئەو نیە سیاحەتێکی ناو دارستانەکە ڕەنگی شین زۆر گونجا بۆچی مەسەکە ناو دارستانێکە ڕێی لە بینی دارەکان و هەتاوەکە چۆڵی یەت و ئەڕوانی عادەسی چاو چۆڵی زۆر ماندووەکە ڕەنگی شینەکە زۆر کۆنتترۆلی ئەو ڕەنگان ناکە بۆ منە ڕەنگەکانی کە ڕەنگی کاڵ لە هاوی بڵێن لە وەرزەکانی بڵێن هەور بارانە مەسەن قاوەی کاڵیان مەسە ئەو ڕەنگانێنی بەپی وەرزەکان بەڵێ هەوریشە پێویستە ئەمڵی لە زستانە لە کاتی هەورە پێویستە چاویلکە بەکاربهێنێت خۆی چاو بە ڕووناکی ئەبینێ بەڵام ئێمە چۆن توانین باشترین ڕووناکی پێویست ڕووناکی بێ بۆ چامان ئەوە کۆنتترۆلەکەی بەدەست چارکەیەکی شەمسیە
بۆ نەسە لە تۆ لە دەشتێکی بڵێن لە سەحرایەکی کراوی ڕۆناشیکی زۆر زرێ بۆ چاو هەومان چامان گرژەکەین بۆچی کە پچووکردنەوەی چاو ئێمە ڕێژێکی ئەو ڕێژەیەمان پێویستە کۆڕناشیە بۆ چاوانە هەمومان بەسەرمان هاتۆکەچینە بەرهتاوەکە چاومە گرژە بۆچی ئەو ماسوولکانی چاوانە جوڵێنین بۆی کەمترین ڕۆناکی بۆ چاوان کاکەس ئەو ئامێرێک هێنا بودوت بۆ عەدەسە بەکارێن ئەگەر هەر بە کورتی لەبەر کاتشمان زۆر باشە باسێکی و ئامێرەمان بۆ بکەیت ئەمە بۆچی بەکارێت چۆن بەم چارچەکان باس کرد کە ئەمە مەسەن تۆ ببینە ئەجا زۆر گرنگترین شت بۆ بواری پزیشکەکەی تاوان بۆ هەتاوێکەش ئەمە دوایین باسی پزیشکی بکەین ئەو لێنزانی کە باکاریە مەسەڵ عەدەسانی کە باکاریە زۆر جار کۆمپانیەکان کە دروستێکن مەسەرەن سنتەری عەدەسەکە مەزە هەر ئەوە نەدەرەجەکەی باڵێن سنتەری عەدەسەکە تاوانیان کوالیتێکی یان مەس ئەو ماتریاڵی کە لێ دروستکراوە زۆر باش نییە هەموو کەس ئەو عینەکە بەبووی دروستکی بە دەرەجەکە لە چایکی ئەبینێ بەڵام ئایا ئەو بینی کە ئێمە ئەمانێ بوون ئەمە بەستمانی ئەوەیە کە ئەو کەسە نەکرێت شۆ کەسە ڕەنگە شارەزای لە سا هەفتای هەبێت لە سا بەس وەکوۆن لە ساسە تۆ عینەکەی بە جوانی پێشکەش بەڵام ئێوە ئەو جیهازە بۆ ئەو بەکارێنن کە ئەوەی پێ بەڵێ ئەو عەدەسانی کە زۆر جا بۆ منەوە عەدەسانی کێت بۆ منە لە ئەم مواسفاتە نووسە ئەم مواسفاتێ باشە مەسەن لە هەزار عەدەسەیە کە تۆ فەحسی نەکەلانێ 5-6 بۆ نمونە ئەوە نەبێ ینی تۆ ئەیکەی بۆ مشتێکە لێ عەدەسێ ئەو مواسفاتێ بەڵام کە فەحسیکی دڵنیای لەوە کاتە ئەو بۆ پشکنین ئەنجام بۆن ئەم تیشکانی کە هەن بۆن ئێستامە عەدەسەیەکی نۆرماڵە کە پێشتر هەبووە ئەچە ئەمە بۆنە باشترین یان ئێستامە ئاخر مواسفاتی کە عەدەسە دەرچووە ئەمەیە هەم دژەشکان هەم دژە ڕوشان بۆ نمونە ئەمە عەدەسەیەکی ئەتیادی ئەو تیشکانە گە بڵین ئەگەر لێرە وازەح بێ هیچ تەسیرێکی نەکرد ئەم تیشکانی پیا تێپەڕی هەن هیچ مواسفاتێکی نییە تەنها مەسەن ئەمە عەدەسەیەکی ئاساییە هەیە بەڵام هەیە ئەتیادی ئەوە بەکارێنە بۆ بەڵێ بۆ نمونە ئەمان فلتەرێکی ئەتیادی تا حەدێک تیشکان بۆ نمونە دوو تیشکمان بۆ گەڕایوانی ئەو تیشکانی پێێن ئاپەڕێک کەس دەرە بە چاوان فلتەرێ باڵێن ما خەڵک زیاتر بە فلتەر کۆشی کردەوە بەڵێ بەڵێ تیشکان کۆکاتەوە و فلتەرەکە ئەو کۆکردنەوەی تۆ کاڵی شەوان کە شۆفێریەکی لایت یا لە چاویان لە جامی تاگە بڵاوێتەوە ئەو فلتەرە کاڵین فلتەر ماڵتی کۆدێکە تیشکان کۆکاتەوە ئەمەش بلوکۆتینە ئەو تیشکانی کێن گرتی و ئەگەر وازەحیش بێ لێرە نقطەیەکی ڕەش دروست بوو ئەم نقطەڕەشە فۆتۆگریشە فۆتۆگری ئەوانەی کە مەسەن کێشەی هەتاویانە کە چوونە بەرهەتاو ئەم جامە بە ڕۆژی هەتاوەکە تاریکە بە ئۆتۆماتیک هەمووکو شەمسیش بەکارێنێ هەمووکو پزیشکێکەش ئەمەشیان کە وتمان ئاخر مواسفاتە باشترینە ئەنجا ئەمە بۆ ئەم جۆرە هەن ئێمە بەلەمسیان خبرێک بەلەمس ئەزانانی کە ئەم عەدەسەیە چەندە کوالیتیە ئەمە کوالەتەکەی باشە ئەمە باشترینە ئەمە دژە ڕوشان دژشکانی بە چەپشێکلی ئەم عەدەسەی بە هیچ شێک ڕۆژێ نەشکێ تا خەڵکی ئێمە چکۆ بڵێن زۆر جار تەبوتۆز و خۆڵمان زۆرە زۆر کەس کێشەی ئەوەی هەیە ئەمە هەموو تیشکانی گرت ئەوەی کە تێپەڕێ بەڵێ بەم شێوازە هیچ شتێک تێنە پەڕیان ئەمە ئاخر مواسفاتە زۆربەی کەس کێشەی ڕوشانی هەیە مەسەن لە پاکردنەوە بە پەڕۆیسرێتەوە خۆڵ زۆرە خۆڵی پێ دوای دووسێ مانگ شوختی تێبم شوختان بەڕازی کە لە چاوکردە بە تایبەری شەو کە ڕۆژی لیا بڵاو بێت تۆزێک بۆ بینین ناخۆشە کاگاسۆ کاتمان نەما دەستەکان خۆش سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ زانیارەکانت سپاس بۆ ئامادەبوونت لێرە زۆر سپاس بەڕێز ئاسۆڕەشی چایلکەسا سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بەڵێ چلۆر گەشتینە کۆتایی بەرنامەکە تاوای بەردۆ بابەتەکانمان پێشکەشکردن بۆ هیوایی کە توانی بێت ماسوودێک بگەین کاتێکی خۆش کاتێکی خۆش و هەر شاد بن و خوا ئاگدارتان بێت.